وەختتان وەخێر ومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەو دیبەیتەی ئەو شەو ئەڵبەتە تاپیکەکەی دروست نەنووسریا، گەرەکم بوو بنووسم لە حامد و عەزیزە وەیسی، تائبی و شاهینە نەجەفی، لە حامدە ئەسماعیلیون و تا ڕەحبەرگرت حازە نەوزهورە ئتلاعیەیە جەوانیە محەلاتی. لەم سەروبەند و لەم فەزا کە ئێمە لە ناویە قەرارمان گرتگە و عەلە الخصوص یارانە ئاخیزی و ئاخیزە کوردان ئێشێ بزانن لە وەختێکا کە گەلە کۆمەت لێ ئەکرێت و لە پڕێکا فەزا و ئەتمۆسفێر بەسەرتا حاکم ئەوێت و میزان شعورت ئەواتە خوار و ئەتواتە ناوە ئەم تەلاتومە ئێشێ حەواست بێت و بزانی ئەچە جەریانێ کەوتگی. ئەم دەنگە بۆتانی بڵاو ئەکەمەوە ئەمانە کەسانێک بوون کە خەڵکانێکی عادیە ژێرە دەسە جمهوریە ئیسلامی بوون و لەگەڵ جمهوریە ئیسلامی و ڕەوەندە جمهوریە ئیسلامی و دەوڵەتە ئێرانیە بە سکوتە خۆیان و هاوکاریکردن و سەرخوار خستن و ژیان ڕۆژانیان بەردەوام کردن لە بەرامبەر تەمامیە تەعەدا و تەمامیە تەجاوزێکە لێیان ئەکریا و لەما بەخیە خەڵکی ئەکریا دائیمەن لە حاڵە سکوتا بوون. ئێستا خۆ حزورێکی ملیۆن ملیۆنی لە خیابانەکانان نییە و فکریش ناکەم بوێت دەی چه ئەتفاقی کەوتگە وا خەڵکی خەریکە لە غافڵەی ئینقلاب ئەکەوێتە دوا. ئەم ئاغا معرفە حزورە فرەکەسێک لە ئێوە هەست. ئەم ئاغا زاهرەن کارە تەنز و کۆمێدی کردگە لە شەبەکەی ئوستانیە سنە، شاید ئوستانە کرماشانیش، و ئمڕۆ فراخان ئەدا ڕوو بە مەردم. من لەحزەی چێرەکەی نیشان ئەدەم و بسم الله الرحمن الرحيم. عرض اسلام و ادب و احترام هست لخدمت براو خوشگل عزیز ملت با شرف با غیرت نجیب و هنردوس کردواری. هر وقت کشمان نزانین ماوەی کە بەداخەو لە وڵاتمانە بەهۆی ئەم جەریانات و اتفاقە و کە کەوتەیە حاڵە دڵ هیچ کارمان خۆش نییە و قەتعەن ئەمە بۆ هیچ ئینسانێک خۆشایەن نییە. منیش وەک عابدین ڕزایی بوچێک لایەکتان کە عەباس هەروە کە ئێوە بارها و بارها سابتان کرێ کە حامی و پشتیوانی هونەر و هونەرمەندەربوون، منیش بە وەزیفەی خۆم ێزانم لە تەریقەم کلیپە و ئیعلامی هاودڵی هاودەردی تەک ئێوەی خۆشەویست ئەکەم و خەمی ئێوە بە خەمی خۆم بزانم و لێرەوە ئیعلام ئەکەم کە قەتع ارتباط قەتع رابطە تەک توا و بەرنامە هونەری ڕسانەکان بە تایبەت سپاسیمای مەرکەزی کوردستان ئەکەم هەرچەند دو ساڵەتێکیان نامە قەتع ارتباطم کردە وەلی لێرە ئیعلام ئەکەم کە حتا لە ئارشی و بەرنامە خەینەکانمەش حەقەوانیان یەکێ ئیسپادە. ئیشان ئەختارەکە بە دەوڵەتە ئێرانی کە ئەمانە حەقیان نییە بعد کەسیش نایژی دێ ئەگەر کردیان چیەکەی وەلی ئەو ئیشان کێسی کە من مخالفم و لەگەڵ خەڵکا هاوسۆزی ئەەکەم. ئاغای کەعەباس معجزەیە هەزاری سەوەم لە خاندانە فاسدە تکیە قادریە دۆڵاو ئاغای جامع مەدنی بازە تابن دەندەن فاسد دەستگاهە ئێرانی ئیستا گەرد تۆزە ئەدەبیات و معجزەیە هەزاری سەوەمە ڕادیکاڵە ئینقلابیەکەی کەسی پێ ناگە. ئەحیانەن ئێمە سوحا نازانین ئێشێ کێ بگرین، کێگەل بوون کە مناسباتە دەوڵەتە ئێرانیان بەدەسۆ بوو، کێگەل بوون کە لە ئینحساراتا دانیشت بوون، کێگەل بوون کە خەریک بوون بەردەوامیان بەم دەسەڵاتە ئەدا. حەقایە دکتۆر سەید حەسەنە هاشمی فەرزەندە مەرحوم حەزرەتە سەید محەممەدە هادیە هاشمیە کوردستانیە بنەجوولەکە تەریقەتە مبارەکەی قادریە سۆڵەی دۆڵاب. خب ئیشان
فراخانێکی داگەسە دەرەوە فراخانە مبارزە تا سەرنگونی. بە ئایەیەک دەسی پێکردە، ئایەیە 104 سوورەیە بەقەرە. تەرجمەکەی شێوێتەوەی پس هەر کەس بەر شما تەعەدا کرد، هەمان گونه که بر شما تەعەدا کرده بر او تەعەدا کنید و ستمش را دفع کنید و زیاده روی و تجاوز نکنید و بدانید که خدا با تقوا پیشگان است. هموطنان عزیز، اکنون زمان آن فرا رسیده است تا از ستم ولایت صفیه و جور و جمهوری جهل و جنایت برای همیشه رهایی یابیم و بندهای گران ظلم و تبعیض را که شیطان بزرگ خامنه‌ای جنایتکار بر تار و پود ایران تنیده است در هم کوبیم. والله برا تو فرق قهرمانی، تو خیلی قهرمانی لدوڵاوە دانیشکی شەیتانە بزرگ خامنەی قەپ ناکاتۆ سەرتا سابتی کا کە تۆ کە ئەو شەیتانە بزرگە. یعنی من نازانم چه اتفاقی کەوتگە ئێوە 43 ساڵە نۆکەرە عەلیە خامنەئین ناگەهان لە سەرانەی پیری و لە ئەوجە محافزەکاری و درۆزنی و گیان خۆشەویستی و کڵاوبەرداریە وها خوا حلولتان تیاکە معجزە ئەدەنە دەرەوە لە ئەم ئەدەبیات شەیتان بزرگ عەلی خامنەئی. مافیای آخوند و نوکران پای منبری این موجودات خبیث بیش از 4 دهه است به نام دین مقدس اسلام، ولی در حقیقت بر وفق هوا و هوس شیطانی خود بر ملت ستم دیده ایران حکومت می کنند و از ارتکاب هر جنایت و تبعیضی و هر آنچه خداوند کریم و پیامبرش نهی کرده دریغ نورزیدند تا حدی که دیگر کارد به استخوان رسیده و ستم از حد گذشته است. جنایات این رژیم از اول انقلاب تا الان به هیچ وجه از حجم و توحشش کم نشده. سوالی منیش امسه تو بو پارەکە لەم قسانتە نەکرد. سوالی منیش ئەمەسە تۆ بۆ 40 ساڵە پێش وەها مەوزعیەکە نەگرت؟ چه اتفاقی کەوتگە تۆ بەم ئەدەبیاتە لە دۆڵا و دانیشتی کاورای جامعە مەدەنی باز؟ چه اتفاقی کەوتگە تۆ بەم جورئەتە خەریکی قسەکەی؟ اما به اصطلاحات از درون و با ارسال نامه‌های تکراری شکوایه و گلایه کردن محترمانه به مسئولین بیکفایت و بیصلاحیت و درخواست بررسی و یا کوتاه آمدن تا بلکه این ستمکاران دست از جنایت بردارند یک توهم و خوشخیالی آشکار است. ایسته آشکار است یا اوسا آشکار بو؟ تو اوسا لجیر و نامد بو امان نوساگه. اوسا لجیر و هناردکتا داروکا او نامانی اوسا هناردکتا. این خواسته سران جنایتکار آخوندی است که تمام مشکلات را بر گردن مسئولین رد پایین بیندازند تا ملت را در هر بحرانی به امید رفع مشکلات دامن پایینترها را بگیرند.
خداوند متعال در طول تاریخ ایران این همه سرمایه و امکانات را در اختیار حکومت آخوندها قرار داده، حتی در اختیار هیچ یک از خوبان و مقربان بارگاهش هم قرار نداده است. نمیتو خودم بزن شر خوی و خوایسی خوادگی بیان. و به اعتراف خامنه ای جنایتکار، هیچ وقت آخوند این همه سرمایه و فرصت جهت ترویج دین و اخلاق الان دارد نداشته است. ولی چه حاصل که نه تنها ایران و چندین کشور مسلمان در فتنه خود سوزاندند و عمر چندین نسل جوان را برباد دادند و ثروتشان را به یغما بردند، بلکه افسوس و صد افسوس اخلاق عمومی جامعه و دین و ایمان و اعتقاد پاک مردم را هم نابود کردند و هر کس که آنها را از روی رحمت و شفقت پند داد یا نادیده گرفتند یا به خاک مرگ و ذلت کشاندند. دوباره آیه چیتری در هاورد و آیه سوره سجده آیه 22. کیست ستمکارگر از کسی که به وسیله آیات پروردگارش پند داده شود سپس از آن آیات روی برگرداند. بیگمان ما از مجرمان بدکار انتقام خواهیم گرفت. ای خامنه ای ستمگر، فریاد دادخواهی این ملت ستم دیده و لعنتی که پیر و جوان حوالت می کنند حکم بر حق انتقام الهی و تبلور قهر اوست در حق تو و ولایت سفیهانت. تنها راه خلاص اسلام و ایمان سرنگونی تو و رژیم خونخوار توست. دوباره آیه که تری هاورد درو تا مطمئنی بویی که اما معجزه هزاره سومه. لذا این جانب به عون خداوند متعال به عنوانی که از خادمان شریعت و طریقت و به عنوانی که از چهره‌های اهل سنت و جماعت و خادم طریقت قادریه سوره‌ای اعلام می دارم که دیگر به هیچ چیزی جز سرنگونی کامل رژیم فاسد آخوندی رضایت نخواهم داد و برای تحقق این امر از هر کمکی که در توانم باشد در راستای همکاری با اقشار و گروه‌ها و احزاب از هر قوم و مذهبی در ایران دریغ نخواهم کرد. بر همه ما واجب است دست در دست هم در جهت سرنگونی این رژیم فاسد در حد توان فعالیت کنیم، رژیمی که آنچنان تیشه به ریشه اسلام زد که در تاریخ ایران و جهان مشابهی ندارد. بر همه ما واجب شرعی است، فتوای دلگرام، که از هر کاری که به تداوم این رژیم منحوس کمک می کند دوری کنیم. آیه سلسله طریقت قادریه سوڵەیە دۆڵاوی وەکو کەس نەزانیە فاسدەکەی شارە سلێمانیت. بۆچی 43 ساڵە پێش لەم قدرەتە طریقەت و لەم فتوایە طریقەتیە استفادە نەکرد کە دووری نەمایی؟ هیچ دووری نەنەمایی، خۆت و خەزاندووە ناوی پانۆ بووی تۆ. ئیسا لە دەقیقەی نەوەدا گشتی بای ئەداتۆ. ئەم دەقیقەی نەوەدا کێ خوڵقانگێسی ئای دۆڵاوی؟ کوێ دێ تۆ معجزە پێکریاگە کەراماتە هەز لە پەدەسە ئەخوێنی تۆ؟ جبرائیل داوەزیگە سەسەرە بۆ نایژی تۆ چۆن بەمەگەیگی؟ خۆ یانێ ئێمە لە میزانە ئینقلابیگەری ئێوە کەوتینە دواوە. عجیبە، فرە ڕاحەتێتر جنایەتکار و گەورە و پیاوکوژ و خوێڕی و شەیتانە بزرگ و تۆ تەوانە نەیە بێژی دەوڵەتە ئێرانی گەیگەسە کوێ مەشروعیەتی لێ بسێنی تۆ. سڵم و جەور و ئای ئەمانەی تۆ ئێژیتی خۆ هەر ئەوەڵ ئینقلابیش بوو. پارەدایم شیفتەکەی 57 چه اتفاقی کەوت کە ئێستا ئێوە لەم قسانەکەن؟ ئێستا
با بێمزانین لە کێ تەرماینن. عەزیزە وەیسی. عەزیزە وەیسی تەڵخەک و ئەنتەر ناگەهان سرودە ئینقلابیە داتە دەرەوە 6 منی پەنجقەران ئەگیرێ وێتە قارەمانە ژینا بازە ئینقلاب باز. عەزیزە وەیسی هیچ عەزیزە وەیسی ئیستە خانەندەگان و ڕانەندەگان و چەرەندەگان و پەرەندەگان لە خیابانێکا وا هیچ خەبەرێک نییە ئەمان ئیستە دەنگیان تێتە دەرەوە. بەڵێ کاکتا بەخێر بین. خەیچە گیان لەنجە گیان بەلەنجە لەگەڵ باە ئەبی خەلیجە بزرگە ئیران خەلیجە هەمیشەیە ئێران وا لە دووبەیە زاتی نەو بێژێ خەلیجە هەمیشەیە ئێران لەگەڵە ئاغای شاهینە نەجەفیە سوودیان ئاگەسە دەرو کەسیش نایشی ئەم سی کەسە کێ بە یەکۆدەکان ببینە ئەمانە چۆن یەکتریان گرتگە و بووبنەوە وەرە مەیدان برای دلێرم و وەرە مەیدان خۆشکە بەڕێزم و داخەڵی خە و دایخەرە و خۆت بەوە کوشت ئێمەی قارەمان فومان تێکردگە تۆ خۆت بیتە کوشت. فەرموو کاکتا ببەخشن. نەخێر عەزیز سڵاو ڕێزمێ لە خزمەتاندا داوای لێبوور نەکەم تۆزێک تاخیر بووم مشکلێک پێش هات. کاکتا پێت وایە ئەم گەلە کۆمەی زۆر و بورە چه اتفاقی کەوتگە ئەم نیشانەهای ڕۆخانە لەکوێ دەرکەوتگە خەڵک وە پەلەپەل خەریکە بەعادات و جایەژێ وەختە خۆی وەختی مجاهدینە خەرق لە ئەمەلیاتە فروغجا و دانە حەملەی کرد و بەرەو شابادی گرت و خەڵک وە سەرە نێزە ڕیشی ئەتاشی چه اتفاقی کەوتگە ئەم خەڵکە وە پەلەپەل گشتی خەریکە انقلابی. وەڵای کاک پەیمان ئەوە بۆ منیش جێی پرسیارە ئەوەی کە ئێمە لە کەفی خیابانە ئەبینین نە تودەیەکی ئەنچونانی دەبینین کە بڵێن تودەهای عەزیمی ملیۆنی لە خیاباندایە و خەڵک خاتری جەمە و دەڵێت تەواو تازە ڕووخا و مادام بە ملیۆن نەفەر لە خیابانەکانی تاران لە ئازادیەوە تا ئینقلابیان گرتووە و تەسخیر کراوە و یا بە ملیۆنان لە شارەکانی تەورێز و لە مەشهەد و لە ئیسفەهان و لە کرماشان و لە شیراز هەموو هاتوونەتە سەر خیابان ئەوەی ئێمە دەبینی من تا ئێستا تودەی 500 نەفەریم نەبینیوە هەرچی کە بینیومانە 150 جوان 200 جوان لە گەڕەکێک لە منتەقەیەک ئاگرێکیان کردوێتەوە تێکەڵپڕژانێک بۆ دەرچوون منتەقەیەکی دیکە بوو ینی تا ئێستا نە بەنسبەت حتا جارەکانی ڕابردووشەوە تۆ لە مەسئلەی 88 مەسئلەی موسەویە تودەی بە قسەی خوان 2-3 ملیۆنی لە تاراندا هەبوو و فیلمەکانیشی مەوجود بوو ئینسان دەیتوانی باوەڕشی پێ بکات بەڵام ئێستا حتا لە نێو شاری تاراندا من ئێستا ناتوانم بڵم کەس ناتوانێت ئیدعای ئەوە بکات کە تودەیەکی 50,000 نەفەریش بینراوە چی ئەو ئیتمینانەی داوە بە خەڵکو و هەموو دەڵە دەڕوخێ و هەموو دەڵە ئینقلابە لە کاتێکدا هەموو زد ئینقلاب بوون هەتا 2 مانگ لەوە پێش ئەو کاتێک ئێمە قسەمان لە ئینقلاب دەکرد هەموو زد ئینقلاب بوون هەموو دایانکو سەردەمی ئینقلاب نییە هەموو دایانکو سەردەمی توندوتیژی نییە سەردەمی ڕادیکالیزم نییە هەموو پەپولە بوون کۆتر بوون عەرزت بکەم شەمع و گوڵ و پەروانەیان هین دەکرد و ئەحزابێک کە دەبوایە ڕادیکال بوویان و ئەسلحەیان بەدەستەوە بوو دەبوایە لە قودرەتی ئەسلحە و خرمەی ئەسلحە ئیستفادەیان کرد بە شاخە گوڵی سووریان دەکرد بەسەری لولەی تفەنگەکانیانەوە و زۆر لەو تەساویرانەمان دەبینی کە ئینسان تەسەووری نەدەکرد حتا
بە خەونیش لە پڕێکدا هەموو شتێک هەڵبگەڕێتەوە ئێستا هەموو کۆترەکان بوونەتە ئینسانی ڕادیکاڵ و ئینسانی ئاوانگارد و هەموو باز لە ئینقلاب دەکەن و باز لە شۆڕش دەکەن و باز لە دفاعی مەشروع دەکەن و ئەمانە هەموو مەسائلێکە جێی پرسیارە و دەبێت جواب بدرێتەوە بەڕاستی ینی خەڵک دەبێت خۆی پرسیار لە خۆی بکە بە ئێمە مەترحی نەکەین خەڵک خۆی پرسیار لە خۆی بکات چی ڕوویداوە واقعاً چی ڕوویداوە خەڵکینە خۆتان لە خۆتان بپرسن ئێوە کە لە ئێوە کە لەو شارانەدا دەژین ئێوە کە لە وڵاتەدا دەژین ئێوە کە لە نێو ئەو خیابانەدان چی دەبینن کە ئێمە نایبینین ئەمە هەموو پرسیارێکە کە خەڵک دەبێت لە خۆی بکات جنابەت ئەم پرسیارە خەڵک نایکات چون گشتی لە تای دڵی و حەزی پێکرد ها لە بیرتان تێت عەبدوڵای موحتەدی ئەیوت ئێمە حەزەکەین بەسەر بەخۆی لە تای دڵمانەوە بەڵام ئێستا فدراڵی مانگەرەکە منیش بە شۆخیەم وش باوکێ لە کەنیشکەکەی پرسی ڕۆڵە شووەکە یا دەرزە خوێنی ئەی بابە یان دەرزە خوێنم وەلی ئەزانم قبوڵ ناو خب ئەم مردمیشە ساڵها زندگی خۆی کردە بە و شانی پانۆ کردگەسەوە بەژێرە حکوومەتی دەوڵەتی ئێران و عادەتی کردە بە وەزیرەتی واتیا و لە پڕێکا هیچ کارێکی نەوگە ئیستا یەواش خەریکە بۆمبارانە کرێت بە سۆشیال میدیا و چێهرەهایە کە ئەناسرێن ئیتە هەر کەسێ وەزنە 1000 نەفەری و 500 نەفەری و چوزانم 20 میلیۆنی بوێت تێژی ڕۆخیا چوو پەیکاری فاسدە و جائرە و خوێڕیە و تۆ بوو خەڵکیشی بارێکەوە و وەزمان خۆشەوێت و بەڕاستی فرە وەزمان خۆشەوێت و ئەرێ وەڵاو چۆن خۆی سوال ناکە من چۆن گەیم بەگرا سوالی گەرەک من چۆن بەمەگەیم دێ وڵاتە هەموو کردو دایانە من لە سەرم و سەرمیان سفرە کردو بەریان پێمەگرت و نیان هێش عەرەق لە خیابانە بخۆم و ڕووسەریان وە زۆرە داسرم ژین گیان ئازادی و بەڕاستی دنیا وە ژن و قەشەنگە و دنیا بێژن هیچ معنایەکی نییە ژن بوونەوەری زەریفێکە و ژن بەڕاستی جوانە و خڕۆکەیە و بەڕاستی هەمومان لە ڕەحمە ژنەوە هاتکینە سەر دەرەوە وای ئەگەر ژیان ژنی نەوێ و ئەم شعارە هەرمنۆتیکی خۆی لێداوە جەستیفایە کا وەختە هار دوێت وە شوێنە شعارە ژن ژیان ئازادی تۆ لەکوێ بەگرابیت کەف و کوڵەکەی ئەفرینەوە هەرە بیرە کەف و کوڵەکانە کۆبانیتان وارە بیرە هەڵخستنەوەکەی دیارە ڕەفراندۆمەکەی حکوومەتە حەلیمتان وارە بیرە دەفعەی خەڵەتیان دەینەمەوە لەخوا دەفعەی دووەم دەینەمەوە لەکی تەبیاتە نەشێمە بێت و سوال چۆنە کاورای فاسدێکی خۆ فاسدە باوک فاسدە بنە جوولەکە وەکو سەی حەسەنە هاشمیە تەریقەتە فاسدە بێشەرەفە قادریە وە خۆی جورئەت ئەدا و عەلیە خامنەی ژەشیتانە بزڕ پانیشم وە خەڵکی ورد بۆ قڕوە و بۆ یادە ئیمام عەلی و هەڵی خستەوە شوێن عەلیە خامنەیە و فعالە جامعەی مەدەنی بوو هەورامانی ئەکرد بە میراسە جەهانی و ئەم فەساد بازیە و مانۆڤرە نەورۆز و توریزم و چۆنەگەی بەگرا مچن 3 ساڵە جمهوری ئیسلامی سوڵمی هەر زیادەتەکەوە هەر بووگە و ناگەهان معجزەی کردووە کەراماتی بەسەر و حاکم بوو یا ئەو فاسدانەی سۆشیال میدیا و چه اتفاقیان تیا کەفتگە کێز ئەم دەسە خەیرجا ئاغای ئادام سمیت لە بەحسە لیبرالیزمە و اقتصاد بازارە ئازادە بەحسەکە کە بازارە ئازاد خۆی تەنزیمەکە ژێ دەسێکی غەیبی واتیە جا ئەم خەڵکە کە گۆشکراوە بە ئەدەبیاتە عەرفان و شیعە حەزەکە بە دەسە غەیبی یعنی دەسی شاراوە وەکو ئایەتوڵا دەس غەیبە وەکو دەسە غەیبەکەی ئیمامی زەمان دەسی غەیبە ئەم دەسە غەیبە چۆنە کێس من کۆڵانەوە پەنجە لە حەلیمە کوردستان و ئەوەسێتە قەیح ئاغای دبی ئیبراهیمە حامدیە فاسد بە شاهین نەجەفی
وأمسي بيكو ورا ميدان خشك بريزو بيرا ميدان حري خرو زۆر بێگەسە کەسیش نایژی ئەم زۆڵمە چه شکلی بوو بەچی ێژن زۆڵ بەچی ێژن حکوومەت چی لەم خەڵکە قۆمیابە ئاغای حامد ئیسماعیلیون تەنیا شخصیەتە تاریخیەک کە لە تاریخ مبارزات و ئینسانیەت و کەرامەتە خۆی هەزدانەیە فاسد بەناوە دکتۆرە دەندان پزیشک ئەمەسەکە ژن و مناڵەکەی لە هەواپێمای ئوکراینیا نەغد و بوو بنۆ گەیگنە چەقۆ ئەم هەواپێمای ئوکراینیا ئەحیانەن 2,000 نەفەر قەوم و خوێشیان لەزەم 200 نەفەرەوە مردن کەس لە خۆی ناپرسێم ئەنتەرە ئەم ئەنتەرە بوو کریا گەسە پێغەمبەرە ئەم مردمە من 6 ساڵە خەریکم دیبەیتەکەم وان نییە 6 ساڵە ئیمڕۆتان پێژم ئەیکەن گەلە کۆمەتان لێکەن نەموت بێتان وحدەتە لە کەسرەت دروست ئەەکەن نەموو پێتان فرق بازی ئەەکەن زوان بازی ئەەکەن کورد بازی ئەەکەن هەمە با هەم گەلە کۆمەتان لێکەن نەموو دیودا گشتان وەیەک و تەبریکێژن و ئەلحەمدولیلا و بەڕاستی فرە زەحمەتمان کێشاوە ئەرەقمان فرە خوارد و تەجاوزمان فرە تەحمل کرد و بەڕاستی قارەمان بووین و ئینقلابمان کرد ئینقلابتان نەکردە دانیشە مەجۆڵە 5 ساڵ 6 ساڵ خەریکم دیبەیتەکەم وێژم ئەم هەموو تێمە بەرچاوتان وانە فەرموو کاکتار جنابە چوون وەڵا جا قوربان خوێندنەوەی ئێمە هەر لە سایستەرێک جەنابتەوە ئەوەی کە ئەمڕۆ کە ڕوو دەدا بۆ ئەگەر بۆ هەموو کەسێک شۆک بێت بۆ هەموو کەسێک ناڕوون بێ یا بۆ کەسانێک لانی کەم کە ئاگاهیان نییە لە وەزعی سیاسی ئاگاهیان نییە لە ئەوزاعێک کە دەوڵەتی ئێرانی تێدایە لە ڕەوەندێک کە دەوڵەتی ئێرانی تێدایە لە ستافتارێک کە کۆرپۆرێشنی ئێرانی لە بناغەوە لەسەری دامەزراوە کەسێک کە ئاگای لەوانە نەبێت لەوانەیە ئەمڕۆکە تۆش تووشی سەر لە شێواییەک ببێت بەڵام بۆ ئێمە ئێرانی ئاخەس هەموو شتێک نەگڕوونە ئێمە ئەحساس دەکەین فیلمەکەمان جارێک بینیوە و خەریکە بۆمان لێ دەدرێتەوە تەواوی تەحلیلەکانی جەنابەت لە 6 ساڵی ڕابردوودا وەکو فیلمێک لە مێشکی ئێمەدا تەسبیت ببوو و خەریکە لێ دەدرێت لەسەر پەردەی سینەماوە نمایش دەکرێت ئێمە شانۆنامەکەمان خوێندێتەوە ئێستا تازە هاتووتە سەر پەردە و خەریکە بازی دەکرێت بۆیە بۆ ئێمە ئەم مەسئلەیە زۆر جێگای شۆک نییە ئەوەی کە مەبەستە لای ئێمە کۆمەڵگەیە خەڵکە کە دەبێت بزانێت واسوارە لێ بکەم ئێستا تۆ هەر لەم سەروبەندەکە دانیشتی خەریکەم ئەوزاعا بینی خۆت باست کرد دیارە خەڵکێک جوانگەلێک موجودن و ئەمانە هەم جوانن هەم بە شوێن هەیەجانان هەم سەبکە ژیانە ئیمڕۆیان پێ تەحمل ناکرێت نە هەمووشیان تەبیعەتەن تێنە دەرۆ و تەزاهورات ئەکەن و ئەمە شاملە تەمامە جامعە ناکات شاملە دەرسەدێکیش لە جامعە ناکات ئەوەی کە وای لە ناو خیابانە تاکو تەنیاوە لە خیابانە و بابەتە کارێکیش کە کات فیشەکیش ئەخوات و دەریش ئەچێت و زەخمی شەبێت و ئەکوژرێت و سناریۆیشی بەسەرا تاقیەکەن و تاگرا قسەیەکمان نییە و ئێمە پێمان وایە لە خیابانە ئەمانە متعەینەکرێن و ئێمە توانین متعەینیان کەین تێمە سەرەوە باشە مەسئلەکە ئەمە سەکە ئەم مەردەمە فکر ئەکات خەریکە انقلاب واقعیت فەقە کەفێ ساڵە 57 شەیوە کاکتا ئەگەر تۆ مەتنە ئاخێزت نەبیستایە پێتوانە بۆ انقلابە 100% قەتعەن من ئەمڕۆ یەکێک هەر لەو هەزاران کەسە بووم کە بە انقلابم دەزانی و پێم وا بوو ئەمە شتێکێکە لە ئێرادەی خەڵکەوە دەرهاتەوە بەڵام ئەوڕۆکە دەزانم یەقینم هەیە کە ئەوەی تێدانی ئێرادەی خەڵکە ئەوەی تێدانی خەڵکێکە کە متعین بووە ئەوەی کە موجود نییە مەتن و محتەوایە و ئەوەی کە دەستی خەڵک ناگرێت قودرەتە نە ئێستا مسئالەکەم جۆرێکی تر بکەم کارتە با سەرمان لێ نەشێوێت ئێمە کە لەدایک بووین من متەوەلد ئەواخرە 50 و دەهەی 50 و انقلابم نەدیگە جنابی شێشی متەوەلدی 60 تووەم قسانە لە خەڵکی بیستگە
چ لە خەڵکە دەوروبەرە خۆت، چ لە کەس و کارە خۆت، چ لەوانەی کە ئەساتید و نخبەگەل بوون، چ ئەوانەی کە خارجی بوون و ئەساتید علوم اجتماعین، گشتی وە یەک دەم وتیان ئینقلابە ئێران و گشتیان وتیان ئینقلابمان کرد و وتیان شۆڕشی گەلان. دروستە؟ درست. کاک تا فقط ئێمە وتمان شۆڕش نەبوو و ئینقلاب نەبوو. دروستە؟ درست. کاک تا دقیقاً خەریکە ساڵە 57 تکرارەوێت و 57 شەریک پاییزە 57 بەرەو زوسانە 57 دقیقاً کێ ئەم هەمە با هەمە خەریکە دروست ئەکا؟ یانە ئێوە واقعاً فکرەکە ناسرە ڕەزازی و عەزیزە و وەیسی و کا حامدە محەممەدە نەکەناوی کا عەباسە وجدانە بێدارە ئینسانیەکیانەز وجدانیان هات کەسە ئێشتا کەسەی حەسەنە هاشمیە وەیەک و لە یەک مەقتەعی تاریخیا ناگەهان ڕاچڵەکیان و ئینسانن و ئینسانیەت پاڵی پیان و نیاگە. نەخێر تهديد التجزئة طلبي خواري ستيشن موجودة مقلبين كاملة درست أو زو برسالك زي كاك بمان شلون أمانة بالنتيجة جايين كتهديد التجزئة طلبي موجود نية بلا ما زور عجيبة إذا ورو مناله اتفاقا أواني كتادونك بالتجزئة طلب خطاب بكران وتادونك مشكلات يعني هبوا لها شلون الدردة كوتم بهزارة خلق توهيني بيركرنو زنيوي بيدان كمان تجزئة طلب إنه دمي عندها بخنو ما يلن تريبونها بمدن حتى أجر خبر نجاري كسانك تريبونها ببدان مورد مؤاخذة قرار عندقر أمره كبا أزادنا لهم شلون ظاهر دبنو مورد احترامي كيف زورج لخلق ولا روناق بيران أما زور جاي سرنجوا شي رويدا وكم تجزئة طلباني دوينه كبونة إيران بارزاني أمره سؤال دروسێکە ئەگەر کەسێک مخالف ئێمەس و فکرەکات کە ئەم گفتوگۆوە ئێشێ دەنگێکی تریشی تیاوێ ئەتوانێ بەشداری بکات سێ نەفەر دەتوانێ لەم دیبەیتە بەشداری کات. ئەم دیبەیتە گفتوگۆیەکی نێوانە مەردمە خەریکم بەیەک گفتوگۆکەن ئەی بۆ ئەم خەڵکە لە کۆمی کردوتی ئەمە ئینقلابە کردێکمانە بۆ خاتری وێ ئەم خەڵکە هیچ وەخت ئینقلابی نەکردو وا لە بیرتی مەگەر ما چەند بار ئینقلاب کردین بایستی ئینقلابی عملی کردین کە عمل نەکردین دەنگەکەی هەست ئەم خەڵکە ئینقلابی نەکردو 57 هەرم کارانی کرد تیان بەرێ کەڵا خەڵکە قارەمانە ئێران ئینقلابی کرد وەرد و دەرسوتی ئێران ئینقلابی کرد. دروستە؟ بەڵێ دروستە. دقیقاً شرایطی سیاسە کاکتا ئەمە ئینقلابە بە نەزەرتەوە. کاک پێمە فاجعە بارتر بۆ تاریخی کێمە خوێندومانێتەوە لانی کەم جەریانهایەکی فکری هەبوون و توێژێکی خەڵکی ئینقلابی هەبوون کە تحتی تەسجیلی فەزای ئینقلابی داهەیە شەستی ئەو کاتە جوانهایەک کە سەر و دڵ لە گرێوی ئەفکاری چەپ ئەفکاری ئینقلابی موجود بوون. بالاخره سازمانی مجاهدینێک هەبوو، بالاخره ساختارێک بناوی حیزبی توودە هەبوو، یەک سری ساختارهایەک هەبوون کە ئەمانە ئیدەی خوان فکری خوان لە زەریانهای ئینقلابی چەپی دنیا وەردەگرت، ئەندێشەهای ئاغای چێگوارا و لێنین و عەرزن بەحزورت ئەمانە موجود بوون. ئەمڕۆ کە هیچ شتێک موجود نییە کاکەمە، هیچ عەقڵێنیەتێک، هیچ تەفەکورێک، هیچ ئیدۆلۆژیەک، هیچ شتێک موجود نییە. توودەیەکی بە شدەت سەر لێ شێوە و بە شدەت نائەقڵانی و هیچ تۆهی لە مەعنا یعنی چۆن جناب وا ئەفەرمی بزانم ئەمانە هاتکردی شاح کەلەمەیەکیان دروست کردە بەناوە جیل. من جدیدە مەسەڵەن سەری ئەدەبیات ئەوێنم تێت. ئێستا ئێمە کریاگین بە جیلەکان، جیلە ئەی و جیلە بی و جیلە سی و مەسەڵەن من نازانم جیلە ئەیم وە کوشتی ئاخر پەنجام تۆ ئێشەی جیلە بیویت ئەمە جیلە زەدە دەهەیە هەشتادی ها. من گەرەکمە سوحال کەم بزانم ئێمە فرە خوێڕی بووین یا دەهەی هەشتادی ها فرە قارەمانن، ئەمە تۆهینەوە دەهەی ئێمە یا نەسڵە ئێمە.
ئێمە فرە خوێڕی بووین. با من سوالێکم کاک تاها، ئەوانەی کە خەریکن گوێ لە من و تۆ ئەگرن، مەگەر ئەم جمهوریە ئیسلامیە نیروهای خودسەرە بەسیجیێ ئاتش بە اختیاری نەبوو، مەگەر نەیبوو، ئەگەر ئەو ژنانەی فکرەکەن فرە قارەمانێتی یەکەم ڕووسەری ناون، هەر وەکو هەمیشە جمهوریە ئیسلامی چوار بەسیجی فڕە بایەتە خیابان، بەسیجیەکان بترازایەنەوە ئەسیدیان بکردایەتە چاوە چوارژن ئەسید. کێ خۆی نەپێچاناوە تۆپە پارچە و باید بێتە ناو خیابان؟ کامتان ئەو قارەمان سەرفۆ بکەن لە خیابانە؟ بەنەزەر جەنابە وانەیە تا بەڵێ ئەوە زۆر مەسائلی دیکە، زۆر مەسائلی دیکە علی خامنەی ناتوانێ ئەو کارە بکە. علی خامنەی لە ڕۆژە ڕۆشنە لە زاهدان 400 نەفەری دابەر بووە. دروستە؟ خۆم خەڵکە وەزیرەتی بەری نەخواردی نەخێر. علی خامنەی بە ئاشکارای عەوەڵ مناڵ لە خیابان ئاکوژێت، بەم خەڵکە بەرەخوا نەخێر بە هیچ شێوەیەک. زندانی بە وەختی لە زندانە ئاگر پێوەنیە، بەم خەڵکە بەری خوارد، بە خەڵکە قانیوان تاالە بەری خوارد. ئەسڵەن من ئینتزارم هەبوو کتم هیچ نەبێ ئەو شەوە حدیاقل 500,000 نەفەر لە خەڵکی تاران دەچنەوە دەوری ئێوین دەگرن، بەڵام ئێمە هیچمان نەبینی. کاک تاها، جمهوری ئیسلامی بۆ تەرەفدارانە خۆیشی هەوسار کردگە، بۆ تۆڕەوەکانە جمهوری ئیسلامی دیار بێت. سوالێکی بەجێیە کاک پێمان. ئۆکەی بۆ 4 نەفەر ئێستا ئەسید ناکاتە دەم چاو چوارژن بزانە نایژمێشی بیکات سوالەکەم. جمهوری ئیسلامی ئەم کارانەی کردگە دەهەیە شەسوە دایکەکانە ئێمە ئەحیانە ئینسانهای خراپێک و بن تیز بۆ بیانیاندا تێخیانەکردنەوە دەسماڵیاندا لە دەموچاوێ ئەسیدیانەکردنای دەموچاوێ تا لە چەکیان داوە ملی سەریانە. ئێستا ئەم دەهەی هەشتادیانە چین ئێوە فکرەکەن فرە قارەمان. ئەگەر ئێرادەیە نییە کە بێڵێ ئەو کارە بکەن، چۆنە عەلیە لاریجانی و زەرقامی و تەکەسەی حەسەنە هاشمیە ئێستا وانە سەفە ئەوڵ ئینقلابە؟ ئێمە خوێڕی یا ئەمانە فرە قارەمان؟ بەنەزەر جەنابە کاکتا پرسیارێکی زۆر دقیقە. پرسیارانەوە هەزاران پرسیاری لەو شێوەیە کە دەبێت خەڵک لە خۆی بپرسێت. و من پێم وایە بەشێکی زۆر لە توودای خەڵک لە خەڵک ئەوام دەرکیان بەوە کرد بێت کاک پێمان، ئەو بێدەنگی کە خەڵک هەڵی بژاردووە، ئەوەی کە خەڵک بەشداری تێدا ناکات. من پێم وایە لە ئاگاهیەکە و دێت بە نسبەتی بازی هەیە کە دەوڵەت ئێرانی لە چەند ساڵی ئەخیردا بە خەڵکی داوە خەڵک بە ئاگاهیە گەی بێت. بۆیە تۆ دەبینی خەڵک بەشداری ناکات. خەڵک بە ئاگاهی گەیوە یا خەڵک لە چوونە تاریخە هەمیشە لە قورسایی جێگەی خۆی دانیشتگە و تەکانی نەخواردە و هەمیشە لە جێگەیەک لە داستانە ملحەق بووگە بە داستان. خەڵک هیچ وەک داستانی دروست نەکردە، هەمیشە لە جێگەیەکە پەیوەست بووگە بە داستانە خەڵکی. تەمامە نمونەگە لە تاریخی بۆ تێرمەوە من لەم تاریخ وا گزارشیەکەن لە حەجکوێ ئەم دنیا حەیج خەڵکێک حەجوە خۆی هەم مەساکە مەوزوعی خۆی تعقیب کات. دائما کەسگەلێ هەڵساگن کارێکیان کردگە و ئەم خەڵکە پەیوەست بووگن پێیان، ملحەق بووگن پێیان. ئەمە تا گیان ئەوەی کە تا ئێستا خەڵک ملحەق نابێ باوجودەوەی کە دەوڵەت ئێرانی خۆیرن دقیقاً بۆیە ئێبی ئەخەنە لای شاهین نەجەفی، شاهین نەجەفی ئەخەنە لای عەزیز وەیسی، عەزیز وەیسی ئەخەنە لای کەعباس، کەعباس ئەخەنە لای حەسەنە هاشمی. بۆ گەرەکیان بکات کە گەرەکیانە خەڵک ملحەق بێ پێیان بە کامە ئینقلاب، بە ئینقلابێکە سەری نییە، بە ئینقلابێکە ئیدەی نییە، بە ئینقلابێکە تۆ تەعەیون پێیان ناکەێنە ناو هیچێکە. کی ئاوێتە دەرەوە خۆشکە بەڕێزم و برای کە لە زلم و دابێرە دەرەوە خڕی خەرە و دای خەرە و بەڕاستی و زۆڵم و جەور و براڕۆ و بادودانە فرمێسک بڕژێنین بۆ خۆمان. ئەم قسای سەخیفانەتە نەدیگە لە خەڵک بڕند و گڵ فرمێسک دابڕژێنین و وای و
کاکتە هاتوو پرسە دیگە لە لای خۆمان بەڵێ با من باسە پرسەی لای منتەقەی جافایەتی بۆ بکەم و منتەقەی کرماشانە بۆ بکەم پرسەکەدا ئەنین پرسەکە وە ساحێ و پرسە یەک دژن بوون ئەوسا ئەمانە تیمە بلاون ناو پرسە بوون بالاخره شخصیتێکیان بوو سلبریتیە دەورانە سۆشیال میدیا نەوت سلبریتیە تەظاهراتە ئیجتیماعی بوو دەنگیان خۆش بوو بعد شێعر خۆشیشیان بزانین من وا لە بیرما چادرەکەیشیانە کێشا خوارەوە لە چادریان وایە و لە چادریان نەوایە ڕووسەریەکانی کێشا خوار و سەرپۆشەکانە کێشا خوارەوە کە دەنگی خۆش بوو ئەڕوویە پرسەکە فەورەن عەکسە مردگەکانە دادەسیوە شروعێ کرد وەگیانە فڵانی وەگیانە پیسانی و لەخوا لە نێعمەتی ئەیوت و لە سفرەی ئەیوت و لە خیلەتی ئەوت هەر پرسەکە لە جەدیدێ کە ئەهات ئیماڕی پێیە ناوە باوکە ئەو برای ئەو کوڕە غەریبی و برای ئۆجاخ کوێنی و ئەوانیشیە دادەنیوە کاورای پرسەکە وەکو دەسەڵام هات یەکسەرە چنیە خستە دڵی برای ئەویشی تێیە خست فرمێسکی ئەسەند باوەش ئەمە هەمان بازی نییە بەڵێ ئێستام خەڵکیشەوە بیری تێشی هەڵدرگاگە و دەوڵەتە ئێرانی زۆمیشی لێ کردەوە بێ هەمەچی دووری چوپ و چێشی کردەوە لە فەر جێگای مەشێر قسەی بکردایە کردەوە ئێستا دەرونی تێتە کوڕ و پڕ بەدەم هاوارەکە و فرمێسکەشی نێو قساکەوە من هەر هەمیشە بەڵێ گوێی سبقەتیان لە ئێمە گرت بەزیان هێشتین واقعان عەزیزی وەیسی خەریکە لە ئینقلابی گەلیدا پێشمان دەکەوێ و نا بێسا ئەخر ئێمە گەرەکمانە بەجێگێ بگەین خۆ ئەمە ئەم قسانە خەریکی نەکەین گفتگوویەکی سادە هەدەفێکمان هەست لەم قسانە بەڵێ بەنظرت تۆ چه اتفاقێکە کە فێک کاکدا وەڵاکێک پێ من هەر ئەوەی کە خۆمان پێشبینیمان کردوت یەکدانە مزدەرمە خەڵکە وا ئەترسم خەڵکە ئەترسێژێ نەوانە شکست بخۆین و سەرکوت بووین و جەمە بووین و ناتوانین دووسێدانە مژدەیان پێبەی بە تەحەکوم بەرەوەڵە بە جورئەتەوە پێیان دەڵێم سەر دەکەون بە جورئەتەوە پێیان دەڵێم ئەو ئینقلابیەوە چاوەڕێ دەکەن ڕوو دەدا بە جورئەتەوە پێیان دەڵێم ئەم دەوڵەتە چێرەی خۆی دەگۆڕەیە پەلەمەکە تەعهودێکی تریشیان پێ بە پێیان بێژە لە ماڵەوە دانیشتەکان مەخۆن حتما دەگۆڕێت کاملەن دروستە لەسەریشم دەکەوێت لە ئێمە قەتەن وجهەی سیاسیمان بە سوخرە ناگرین ئەوەی کە ئێمە بینیمانەوە ئەو ڕەوەندەی کە ئێمە بینیمانە خەریکە دەقیقەن وا دەڵێت یعنی تۆ دابنیشە لە ماڵ ناسیری ڕەزازی و عەزیزی وەیسی ئینقلاب بۆ لە کازاگرن کە هەردووکیان تاکو ئەم دەقیقەیە ڕاندخۆری خودی دەوڵەتی ئێرانی بوون دەستیان هەبوو لە بازرگانی و لە قاچاغ و لە مەرزەکە و لە توجارەت و لە کالا و لە شماڵ و لە وێلا و تەشکیلات بەڵام ئەو ڕەکەبوونەتە ئینقلابی کابرای تەریقەتی قادری هەروە تەواوی ڕاندخۆرەکانی حاکمیەتی دەوڵەتی ئێرانی ئەم ڕۆکەبوونەتە ئینقلابی دوو ئاتیشە خەتابی گەورە بەرزدی عەلی خامنەی دەدەن عەلی خامنەی بە شەیتان ناو دەبەن خۆبیترەمە بە ئێمە دەڵێ کە تۆ بیکێ و نەیکەی ئەمە ئینقلاب و ڕوو دەدا ینی بخۆری پاتێ نەخۆری پاتێ ئاشی خاڵەیە ئەم خەڵکە بیکە و نێکا دەبێ بیکە چونکە زەرورەتە کەم دەوڵەتە دەبێت چێرە بگۆڕێ هەر ئەو جۆرەی کە جەنابەت باست کردو لە 6 ساڵ لەوە پێش 7 ساڵ لەوە پێشەوە باست کردو ئەوە نەبێ بووە ئێمە ئەم مەسائلە نائاشنا بێت لانی کەم لە مەتنی ئاخێزدا بۆ یارانی ئاخێز هەروەکو کتم ئەمە عینی ئەو شانۆنامەیە کە نووسرا بوو ئێستا خەریکە بازی دەکرێت خەڵکیش ئەوە بزانێت چ بەشداری تێدا بکات چ نەیکات ئەمە ڕوو دەدات بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە و ئەوەی کە بەلای ئێمەوە مهمە جەنابەت باست کردووە هەر حەزیش دەکەم خۆت لە ڕەوەندی قسەکاندا لە نهایتا زانم هەردەهێنەوە گفتوگۆکەین کاکتەها گفتوگویەکی دەفتەرەکەی قرار نییە لەگرا من قسەیەک بکەم
ئێمە وەکو خەڵکە ئەم سەرزەمینە وەکو کەسانێک کە خۆمان بە ئاخیزی و ئاخیر و کوردان ئەزانی خەریکین بە یەکۆ گفتوگۆکەین و ئەم دەنگانە خەڵک و ئارشیڤەکرێت بۆ وەختە خۆین. ئێمە یە ئابڕوویەکی سیاسیمان هەست و جەنابەت ئێستا بە تەحەکوم و وتە خەڵکینە دڵەڕامکردن مەگرێت و مەترسن و سکە شۆرە مەگرن و بڕۆن دانیشن حیج مەکەن جمهوری ئیسلامی ئەڕۆژێ حیج مەکەن تەزاهوراتە ئوروپا مەچن پرۆفایلەکانتان مەگۆڕن قیژەقیژ مەکەن حیج مەکەن جمهوری ئیسلامی ئەم جۆرەی کە ئێوە گرفتانە ئەگۆڕ من قەوتان پێ ئەگەر ئەمە نەهاتە دی ئەگەر ئێوە ئەتوانن ئێمە شاروەدەرکەن ئەم دۆکومنتە هەڵگرن بەر عەلەیهمان ئیستیفادەی کەن ئیعادەیە حیثیەت کەن چوودارن تەشویشی ئەفکارە عمومی بکەن هەرچی بکەن. بەزانی چۆن ئەم اتفاقە ناکەوێت سوالە دروست ئەمەسەر چۆن حەزانگەنیش بەشدارە و هەر ئەیگۆڕن تام بێژم تۆ چێت کە ویستە ئەگەر بیگۆڕن بزانە تۆ کەس ناناسێ ئەتناسێ کاکە باجی شالا خانم خۆ کەس ناناسێ خۆ ئیشەڵڵا تەماحی دەسەڵاتی شەریە و فکر ناکەی سەواد و هەسوو ئەتوانی بۆی میتونەمای بێی مەجلس خۆ ئەحیانەن حیزبی و نزبیش نەوریت و خۆت بە هیچ حیزبێک و نەوە ساگە و ترسیاری دەمکوت و سەرکوتەکەن ماتەڵی بزانی کەی ئیمکانی هەست خۆت بخزێنتە ناوێ بێ ئەمەی وا اتفاقەکەوێ ئەمەسەر خامنەی پیای کەسیفێکە جمهوری ئیسلامی کەسیفە شەرع ئیسلامی ناوێ حکومەتەکە بەسەر خەڵکیوە ئێشە عەلیە خامنەی نابووی کەسیش نایژێ چ جێیان تێتجێری عەلی خان بزان نەموت کێ تۆ ئیستا تەمامیەتە دەوڵەتە ئێرانیت خەڕۆ کردەسەوە لە عەلی خامنەی تەمامە دەوڵەتە ئێرانیت خەڕۆ کردەسەوە لە ئیسلام و تۆ بەجێ ئەمەی کە مەقولەی قودرەت بناسی قەبزەکردن انحسارات بناسی لە دەستگرتن ڕەوابطە و مناسبات ناو جامعە و ئەمواتە بناسی و لە قڕۆکیا بەشە فەرهەنگی بەشە اقتصادی بەشە سیاسی و لە دەستکیا کێ ئێستا شتێکیان بە ناوی جمهوری ئیسلامی خۆتقان بگە کێگەلن کە ئێستا ئەم جمهوری ئیسلامیە ئەم عەلی خامنەییە قڕۆڵە پیرەمەردیان لەسەر قودرەت هێشتۆتان دەکرد کێگەلن عەلی خامنەی وەتەنیاییە دەی ئێستا ئێوە جمهوری ئیسلامیتان خڕۆ کردەسەوە یعنی حکوومەتی ئێرانتان خڕۆ کردەسەوە لە عەلی خامنەی ئەی بۆ ئەوەی گەلەکان خڕۆ ناکەن یەک نەفەر کێس حامد ئیسماعیلی مەسیح عەلی نژادە مەریەم ڕەجەویە هەمڕەزای کێس خۆ کەس ئۆکێ چی لەسەر گفتمانەمەی کە نەخێر ئاغاگیان و نێگەرەکە و ئێمە سیستممان گەرەکە سیکولاریە و دموکراتیە سیکولاریە و دموکراتیە یانە ئیتر فقط ئەنەوەن لە بۆ قملە عەلی خامنەی لای ئەوەن تەقدر موازە نەفەریترا تازە چەند یانێ لە باشترین حاڵەتە بۆ قملە عەلی خامنەی لە باشترین حاڵەت بعد و تۆ ئێژن ئێستا سیستم دموکراتیکە و ئێمە چیمان هەست بە ناوی حیزب داسەر دەبێرن وەکو قارچەک کۆمەڵ دموکرات فەکەر طريقة قادرية ويتو حزب بابزان طريقة الدولا وقادرية ويتو حزب طريقة أهل حقية ويتو حزب سلفية ويتو حزب سلفية ويتو حزب أما أنا قشتي أونو حزب إذا كان برون ناو قدرة السياسي توجد استمع أما أنا كأرونا ناو قدرة السياسي لازم بارلمانتاري داهن شي داهن وكو بارادايم شيفت كيف الجراحة أساس قدرة إيران ولا دسكي زمانة بري وشون أم وزعت شيء ارتش مردمي
أساسي قانون أساسي كهنوز نفسيات مرجعية أو كسي واتي قانون أساسي ومشروعيتك لتويتيت ماشي أوكي ليس إيران بو سكولار وديمقراطيك إما تشاومان بيكود لمسيح آل نجات مراد ويسي تاكا عباس تاكا حسن حاشمية فاسد تكية قادمية فاسد تا عزيز ويسي تا من قرآن بپنجة بعنوان إيران مردم إيران 2000 نفر خربونو لأستاديومي كان وتيان قانون أساسي من مساعد إيوش بين تأييدي كان يسوش اتفاقية بكفي إستا عزيز ويسي حامل إسماعيلي إبيو داويوشو مراد ويسي شريعة الله مسيح آل نجات دزيناكن رانت ناكن كي بريان بيري كي بريان بيري تو بريان بيري تو بچي بريان بيري قانون بريان بيري بكامة أبزار العراق بأجيلي من زيانة وحكومتك وأمريكا دائمية بس يصاحب المالينز ديمقراطية مناطقة واليانس شش صدان حزبي واتيا 50 مليار دولار فقط جي حزبي معاشنا وخلقي خلقي مشغول كيما خلقي العراق سوى زيارة 5 خدمات هز جير ساخته كان هز كار هز قشانة وهز دوێنێ پێرێ بوو داوام لە کاک عەدڵ کرد قانونی ئەساسی عێراقم بۆ بنێرێ جارە هەردەستمان نەدەکەوت لە ئینتەرنێت نەبوو بە کوردیەکەی نەبوو ئەی نازانم ئەم خەڵکی کوردە هەر نایخوێنەوە قانونی ئەساسی بۆیان گرنگ نیاسی بفارسي هەتا هز بلاخرە دەستمان خست بە کوردیەکەی من چاوێک پێیان خشاند قانونێکی ئەساسی زۆر پێشکەوتووە ینی دەتوانم بڵێم لە حەدی فەڕەنسەدایە بەڵام بڕۆ وەزعی خەڵکی عێراق ببینە وەزعی جێبەجێکردنی ببینە ماوەی لەو پێشتر پێمان جەنابەت بکە پێمان بۆ منت نرد بەندی 66 قانونی ئەساسی ئێران 66 بوو یا 64 بوو کە باز لە حەقی دفاعی مەشروع دەکات ئەوەی کە تۆ حەقت هەیە لە شەرایەتێکدا کە گیانت لە مەترسیدایە خانەوادە لە مەترسیدایە مجازات إسلامي 57 يا 58 تنازل بەڵێ دەی ئێستا وەرە خەڵکی نەجێبەجێ بکەن ئێوە گیانتان لە مەترسیدایە مەموری دەوڵەت ئێرانی هێرشتان دەکاتە سەر لە خیابان بە دەستی خاڵی بە باتومێکەوە هێرش دەکاتە سەر خۆتان سەر ژنتان سەر کستان سەر منداڵتان بە پێی بەندی 64 قانونی مجازاتی ئیسلامی ئێوە حەقی دفاعی مەشروعتان هەیە و حتا حەقتان هەیە لە سلاحی سەر استفادە بکەن تەرەف بکوژن حتا بە وردی شی کردبووە دەی فەرمون بیکەن قانونی ئەساسی ئەوەیە قانونی سکولار و قانونی دیموکراسی و هەموو قانونێک هەر ئەوەیە هەر ئەوانەی تێدایە باشە کاکتا ئەمانەی وە فرە کورد باز بوون و حەزیان و زوانە کوردیە کرد و مشابەیان نایە خواردووی ترشیانە خواردوو ساڵسان قسین هەڵپەڕکەیان کرد تەوەجۆەکەی وە زوانە پاڕا و تەقاندویان و جمهوری ئیسلامی وە کڵاسە زوانە کوردی ئیستا لە چی ئەترسن کورد بازیەکەیان شانێت و ژنجانم فەدایە ئێران میجەنگی ئیران و پەسمی لە پشت ئەوەی کە ئەترسن ئینقلاب نەوێ جمهوری ئیسلامی نەڕۆخ وزبابیان خەڵەتێنین وزبا پەشیمان نەوەنەوە واقعا وا فکرەکەن جدی وا فکرەکەن دێ ئەوە تۆ قەسەمت دانی کە کاکە مەجۆرێ حەجێ مەکە جمهوری ئیسلامی ئەبوڵێ بەڕۆڵی بۆ تۆ هەرچی شتە کێشاک دەسە دوایی وزبا پەشیمان نەوەن و فارسەکە دەی تۆ هەرچی شتی خۆتە داکتە تۆ دەموبانی دا گلاسی دوود دا ئەمانتە گشتی دا جانت بووە فەدایە ئێران وتی کوردستان چشم و چراقە ئیران من نەمدی ئێوە بنووسن تێهران چشم و چراقە کوردان بۆ هەتا لە شعاری شاوانە لە چی ئەدەسن وەلی ئەوەنە قارەمانانە بە یەک و سوود ئێشن وەرە بلای وەرە خوشکە عەزیزم و هەڵی خەرە و لای خەرە
کاکتا من سوالە لە یەکەم تو جواب من بەرەوە یا من بۆ خۆم قسە بکەم تو خۆت بخەنە والله جێگەی ئەم مەردمە من خەریکم خۆ بخەمە جێگەی ئەم مەردمە کاک ئەم منیش مەردمە زۆر ناو هەوڵ دەدەم زێری ئەمریکا چی ئەو زەری کاکمە بە مقایسەیە کە لەگەڵ ئینقلابی 57 من زۆر جار دەبیستم کە دەیکەن خۆیان دەگەنە ئەم ینی کە دەچیتە کڵاپەکان بە تایبەتی کڵاپی ئێرانیەکان خۆیان دەگەنە ئەم پرسیارانە بەڵام جوان جوان ئینسان کە بە وردیدا دەنیشە جوان لێ دەگرێت جوان جوان تۆ دەگەیتە ئەم قەناعەتە کە ئەم ئینسانە خۆی لێ دزێتەوە ینی بەگشتی کۆمەلگا بەگشتی هەر هەمووی ئەو خەڵکە حەز ناکە ئەو مقایسەیە بکات کاتێک کەسێک دێن تەرحی دەکا چەند کەسێکی و لەولەوە هەڵدەدەنیە و بە شێوەیەک سوالەکەی ئەو سەرکوت دەکەن ئیجازە نادەن تەرحی پرسیار بکرێت مقایسەیەک دروست بێ لە بینی ئەوەی کە لە 57 ڕوویدا ئەوەی کە ئێستا ڕوویدا حەز ناکەن دقیقاً ئەو فەزایی کە تۆ دەبینی کورتبازەکان چۆن دەڵە سکوت بکەن بەشکم خەڵک نەکشێتەوە و خەڵک ترسیتیە نەکەوێت و دووفاقیتیە نەکەوێت و بیرروخێنین ئەم خەڵکە واقعا ئینقلابی کرد ئەم خەڵکە دوای مەرگە ژینا معجزەی تیا اتفاق کەوت کە وجدانی پیا کردن ئەم خەڵکە وا فکرەکان ئینقلاب و خەڵکی ئێران وجدانی پێی بەری خوارد و مۆی دانیشتوو بە چێقەچێق دادگای تارانەوتیان زەنزی ئازادی و مردومەی هەن ئابادی و کوردستان چشم و چراغی ناگەهان تەجزیە تەڵەبی دەرچوون و لە کورد تەجزیە تەلەبە پیشووی چوپونە وابەستە بە عناصر خارجی ذهنی ئەمانە دەرچوون هەر ژن ژیان ئازادیان گرت دەم و حەپۆ حەپیان خراو حەپیان دنیای گرتوون پێش ئەم مەسایلە من ماوەیەک لەو پێش لە کڵاپی دانەیەک لەو برادرە چەپانە کوردی قەومی ئێتنیکی باسی مەسئلەی ئینقلابی 57 پارادەمشیفتی 57 کرد وەکتم ئەمە ئینقلاب نەبووە باوەڕت بەبێ ئەوەی کە ئیجازە بدا من قسە بکەم یا بپرسێ بۆ نەبووە لە چ ڕوانگەیەکەوە نەبووە تۆ کە تەمەنت ناگاتە ئەو وەختە چۆن بە خۆت ئیجازە دەدەیت کە بڵێ نەبووە فەورەن بە گژم داچوو کاکە بە ملیۆن خەڵک لە خیابان بوو چۆن ئینقلاب نەبوو ئەمە شتێکی لە مێشکی منە دروست کرد کاک پێمان خەڵک تەسەوری لە ئینقلاب فقط ئەوەیە شلوغیەک تودەیەکی خەڵک لەش بێتە ناو خیابان بوەستێت ئینقلابە ئەوەی کە خەڵک ئەم پەڕەدەم شیفتانە ئەم گۆڕان کارێنە ئەم تەغیراتانە و ئەم بازیانەی حاکمیت بە ئینقلاب دەزانێت و بە تەغیر دەزانێت و بە ئێرادە پێدەبینێ دقیقاً لەوەیە کە خەڵکی ئێمە زەهنیەتی لە ئینقلاب فقط ئەوەیە تودەهایەک لەش بێنە لای یەکڕا بوەستن هاوار بکەن ئەمە ئینقلابە ئەوە بەشێکی خۆ بەشێکی تری شێر ئەم خەڵکە منتەقیشی هەست کەناکەم پێ منتەقێ ئەم خەڵکە ئێژێ ئەم کاورە ئەم شەڕف و تڕینە بوو بکە ئەلی خامنەئی بۆچی ئێشێ ئیجازە واجبی پێ بێ دروستە درستە جمهوری ئیسلامیشی بوو واکاوی نادەی گشت کەسێ زندگی خۆی گەرەکە و خۆشی خۆی گەرەکە و قودرەتە خۆی گەرەکە و بوو گەرەکی واکاوە خۆی تۆ وەچی ئیتمینانێک خۆیژی ئەمە کارە خۆی سی وەچی ئیتمینانە خۆیژی من ئاوانەکەم ناڕۆی ئەڕۆی منتەقێکی ئێسکام ناڕۆتە ناوکەندێکی من دووچەرخەیەکم هەست پاسکیرێکم هەزنی ناڕۆمە دواوە بابەت کناراوێکی و ئەسلیم بەجێ هێشکە نایدەمە دەسە کەس دارگوێزێ لەسەر چوارلانە گوێز خەڵقی یەکتری ئەکوژێت لەسەر تەلانە باخی یەکتر ئەکوژێت چون جمهوری ئیسلامی دەستە باخۆکرێت بۆی شوەکەم هاروگە شێتوگە ناڕواتە ناو منتەقە خەڵک پێتوانی ئەمە منتەقە خەڵکە پێتوانیە جنابی شت ئەگەر ئاخرینەوەی ئەوافق نەکەیەوە چون توی هەمان منتەقەی خانی بوو ئاکاوە هەروە من لە بۆکان ئەگەر 10 نەفەر کۆنە بووایەتەوە من نەفەر 11 بووم هەمیشە باشە کات تاو خەڵکە لە خۆی پرسی ئیتر بیگەینێتە کوێ نە ئەموەری نە ئەوەری فڵان و فڵانە ڕاهبەری ئیتر بیگەینێتە کوێ درست خۆ بەمە منتەقێکیشی هەر سوال بەڵێ
بەڵام خۆ مەسەلەیەکێ دەڵێن سیاست قوڵە خەڵک بە قوڵایەکی نەگەیشێت خەڵک ناتوانێت دەرکی ئەو قوڵایە پێکات پێ کاکە و خەڵکەڵێ دەنگمان خراوە من تێناگەم دەنگمان خراوە مەسەلە قوڵایەکەی نییە کاکتاوە ئەو خەڵکە ڕەفتارێک کە ئەیکات منتەقێکی هەست کە ئەو کەسەی کە ئەم بازیەی بۆ ئەچنیت ئەو منتەقە ڕعایەتەکە حاکمیت مردم بە کەر نازانێت حاکمیت منتەقە خەڵکی ئەناسێت بزانە حاکمیت ئەزانێت ئێشێ حیزبێک دروستکات کە ئەم حیزبە دوژمنایەتی تۆ بکە تا ئەم حیزبە دوژمنایەتی بەشێک لە جامعە بۆ تۆ بکات کە ئەم بەشە لە جامعە ناڕازیە بەدەست تۆ وەلی ئەم حیزبە ناوێ ئەم حاکمیەتە لەبەی بووە بەڵکو ئەبێ قەوام پێدا ئەم حیزبە لێتە هەزینە و بەهایەک بدا بە ئەم دەوڵەتە بەڵام ئەم دەوڵەتە بێت بزانە تۆ وەختی بودجەی دفاعی دروستەکەی مەسەڵەن تۆ 100 میلیارد هاتە 20 میلیارد دۆلاری بودجەی دفاعیە خۆ گشتی نادێتە چەک و ئەسلحە بۆ کێ تاکەی بەشێکی فرە دوورکردنەوەی تەهدیدە لە خۆتە وەسە ئەوەی تۆ خۆراکە خاص ئەخۆی خۆت گەرمدا ئەپێچێنی شتە خراو ناخۆی لەبەر ئەوەی نەخۆش نەکەویت باشترین دەرمان پێشگرتنە بە نەخۆشی تاگرە متوەجه بووین دەخۆ حاکمیەتیش ئەمە ئەزانێت وەخیاڵستان ئەزانێت ئەزانێ خەڵک ناچێتە حۆجە بنەرەوچە ناچێتە بنە قەزیەکە لەسەر و ئێشێ بە چاوەسەر بینیت من چۆن دوژمن حاکمیەتم من پەیمانە حەیدەری تۆ کاکتای ڕەحمانیت من و تۆ یەک ئینسانی نەفەرێکی یەکێک فیشەکێکمان لێدا ساعدوەنی تەواو ئەمری وەلێ ئێستا کە ناومان ئاخێزە کوردەوارە سەربەخۆز ئاخێز ئێستا مەتنە بە ملیۆنها وەکو تاها ئاخێزی ئەتوانێت بێت من و تۆیش مردین یەکێک تێت ئێژێ من ئاخێزین عکسێکی من تۆش ئەخاتە ئەلایە ئێژێ بەڕێز فڵانە کەس بنیاد لە جریانی قەلابیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئێمە بەردەوام دەهەندەی ڕێگەی ئەمنۆ تەمامەمانی وابرد لەگرا ئاخێز ماگەسۆ و ناوە ئاخێز تاگرە متوەجه بووی ئیستا ئێمە سەدان کەس تێت پێمان ملحەق ئەوێت سەدان کەس لێمان گوزەر ئەکاو ئەڕوا بەڵام ئاخێز هەرماکە حتا یەکی بێت لەم کورسی منە دانیشێ و دیبێتێکی ئاوا بکاتەوە ئەم مەتنەی بەدەستوێ ئاخێز هەر ماگە درستە مهم ئەوە نییە کە من ئەمێنیم یا نامێنیم مهم سەری وەسە ئاخێز ماگە تاگە متوەجه بووین کەکتا بۆیە مهم قازی محەممەد ئەکوژی یا قاسملو مهم ئەوەسە حیزبی دموکرات ئەبێت سوحا ئاغای مستەفای هجری بمرێت یەکێکی تر بڕاتەوێت هەر حیزبی دموکراتە حیزبی دموکرات چ کارەس نوێنەرە بەشێک لە جامعەیە کورد قەومی تنکیە وایە جێ خستکەوانیە دەرنتیجە ئەگەر تەنیا ئەکتە ئێمە ئەوە بێت تف لە جمهوری ئیسلامی ئەویش بێژێت تف لەخۆ هەر شتە جدیەک نایژێ ئەم ئێژێ جمهوری جنایەتکارە ئیسلامی ئەویش ئێژێت ئەناسۆرە تەجزیە تەڵەبە خوێڵێ ضد قانون و ضد مردم و بەرهەم زەمەندەی ئەمنیەت ملی و ئەو جێژە جمهوری جنایەتکارە پەتە سێدارە هەج ئێتفاقی ناکەفێ ئەو تەواوە قدرەتەکەواوە دەستی لەسەری و دانیشتگە ئەمیش خەریکە نانەکەی خۆی و ئوردوگاکەی هەست و شەبەکەگەی لە خۆی هەست و کەسگەلەکانی واوە دەور و بەرە و جەمێکی بچووکی دروست کردەوە و یەکسری کار جێبەجێ ئەکات 24 ساعەتە خەریکە نانەخوان خۆ بەمانە چۆن شەڕەکەنتەکە یەکتریا چۆن جدی شەڕیانە جا ئیستە من دەو زەخیرە وا لە جامعە بەرەو من هاتکە 300-400 نەفەر ماوە دەسۆ پەنجایەنەکەم و خێر لە بەرەوەی دوکانەکە بگەڕێ کاسبیەکە بگەڕێ
نەخەفی ناکرێ ڕکود وە خۆمان و بوێنێ کەسەتی بازار خۆمان چواردانە قسەی شەشمەنی پەنجقەرانەکەم و گەرەکمانە ئرتیباتات بگرین لەگەڵ خەڵکەکەمان و گەرەکمانە لە نزیک و بڕۆین دەست دەمە هەتا ماچە کاوران نەکەی کاوران ناوێت دموکراتیشی بڕۆی ماچیکەی ئەو ژێژی بیان هەنێرێ بابێت دەی پازدارێک ئەکوژێت و 15 نەفەر دموکراتی ئەکوژێت تۆزێ فەرمێسکەوە خەیدا ئەژین بەڕاستی حیزبی دموکرات و حیزبەکانمان و زۆر قارەمان و بەڕاستی شاویانەتە کە یەکتریا دێمە هەرەمە وێنین خۆ هەرەمە ئەوین کارکرد لە حیزبی دموکرات بۆ دەوڵەتە ئێران ناوێنین دەبی لەمانەوەی حیزبی دموکرات ناوێن چون ئێمە نازانین قدرت چییە بۆ ئێمە نازانین قدرت چییە ئێمە حتا نازانین قدرت خۆمان چییە ئێمە خۆمان چون تاکو تەنهاین قدرتیش معمولە ماشینە و تفەنگە و پوڵە و ویلای گەورە سوود ئێمە هیچ کام لەمانمانە نییە دەرنەچی فکرەکەین ئێمە ئینسان بێ قدرتێکی بعد زوانە متۆدیکە قدرتیشمان نییە دەرنەچی عادەتمان کردگە ئێمە بەقاڵین و کرێکارین و نانەوەین هەر کە تێت هەر کە کەرە ئێمە جلەکەین وا فکرەکەین تاگرا دروستە بەڵێ کاملە دروستە دەی تۆ بۆ ئێژی جمهوری ئیسلامی ڕۆخێ ئەو منتەقە خۆی هەسا ئەو فکرەکە جمهوری ئیسلامی ماو چون ئەم ئاوای نەکرد ئێستا ئەم ئاواکە جمهوری ئیسلامی ئەڕۆخێ دەی برامە 43 ساڵە بۆ ئاوات نەکرد کاکەمە یەکێک لە دەلایلەوەی کە ئەو خەڵک ئەو زەهنیەتەی بۆ دروست بووە جمهوری ئیسلامی لە حداقل لە 25 ساڵی ڕابردووە لە دوای دەرکەوتنی جەریانی ئیسلاحات لە 1976 ئەوەنەوە عدەیەک کەسی وەکو مخالف دروست کرد ئەمانە هاتن تریبونیان بە بەردەوام بەدەستەوە بوو لە تریبونهای مختلف کە خەڵک بە بەردەوام گوێ لێ دەگرتن ئەمانە حزویان هەبوو یەکێکی لە شتایە کە ئەمانە دایانکردە زێهنی خەڵکەوە ئەوە بوو کە ئەو تەبەقەیە کە حاکمیت دەکات لە ئێران تەبەقەیەکی بە شدت ئەحمەقە بۆ تەنیا شانس و پوڵ ئەوانەی ڕاگرتووە ئەمانە عدەیەک ئاخوندی پیرن هیچ نازانن هیچ سیاسەتێکیان نییە تەواوی سیاسەتەکانیان غەڵەتە ئەحمەقانەیە هیچ شتێک نازانن نەخوێندەوارن ئەم فەرمایشەیە کە جەنابەت دەیکەی یعنی ئەمانە خۆیان نەخوێندەوارن پوڵیان هەست کەسانی ئیستیخدامەکە ئەم وڵاتیانە بۆ بەڕێوە ئەوان نیە بەڵێ دەی ئەو کەسگەلێک کێن چیان پێێت ئیدامە بە فەرمایشەکەی خۆت بەڵێ مەبەستمەوە بڵم ئێستا دقیقەن ئەو زەهنیەتە جێکەوتووە لە نێو جامعەدا و خەڵک ئەمەی قبول کردووە کە ئەمانە ئەحمەقن هیچ نازانن بۆیە کاتێ تو باز لە پرۆژهایە گەورەی ئیطلاعاتی و ئەمنیەتی دەکەی بۆ لە ناوبردنی قودرەتی خەڵک بۆ خەساندنی توودەهای خەڵک بۆ لە ناوبردنی ارتباطات بۆ لە ناوبردنی پەیوەندیهای کۆمەڵایەتی و عەشیرەیی و خزمی و ئیجتیماعی و شاری بۆ هەموو ئەم مەسائلانە تو باز لە پرۆژەکەی کە خەڵک هەرگاڵتەی کورئانە کوا عەقڵان بۆ دەشکێن جاو مەلایەنە کوا عەقڵان بۆ شتانە دەشکێن یعنی خەڵک ئەسەن تەسەووری ئەوەی نییە کە ئەم حکوومەتە زۆر لەوە گەورەترە کە تۆ تەنیا لە چێرەی جەنەتیەک لە اتفاقا من خۆم لە باوەڕدام بەرجەستەکردنەوە و ڕاگررتنی کەسانی وەکو جەنەتی و ئەحمەدی خاتەمی و بە بەردەوام تریبوون پێدانیان دقیقەن بۆ بۆڵکردنەوەی ئەم زەهنیەتەیە لە نێو خەڵکدا لەولاوە ئەوان دەڵێن مشتی ئەحمەقن لە BBC و سەدای ئەمریکا و تریبونای ئەو بەرێوە لەم لاشەوە دقیقەن حاکمیت مشتی ئەحمەقی وەک جەنەتی و ئەحمەدی خاتەمی و علم الهدى وأنا دنا تريبوني بيردان وقصي حلق فلق أنا كير كأوزانية بتصص بلجزاني خلدا كأمانة هيس بروجي كان يخلق وش الكا أمانة الشلوية لأن أمانة هروا قصدها ون مشتي شيتو بيرو باتالن خرفاون وخلق باوري بمشتكردوا أو خو فشكدنوي خلق أو بخيالي خلق لودي بوي خلق كاتب بوي بعض بروجي جوري إطلاعاتي دكي بروجي أمنيتي دكي بلا لمسألة هورامان إما كقسمان لسردك الكتور خريكن بالتوريسم خلق لنا وبن كبرى قالتي ده دكوا بوانيا وتريود أودانيا
توریستم دێ دەیجات چییە خەڵ توریستم دێ خەڵک نان دەخوا ئەسن خەڵک نەی دەتوانانی تا قوڵایەکانی بڕوا نەی دەتوانانی بیخوێنێتەوە ئەو جۆرەی کە یارانی ئێمە دەتوانن بیخوێنەوە دەتوانن تەهی ئەو ماجرانە بڕۆن خەڵکی ئەوان ناتوانێت و ئەوەش ئەمدی ینی نۆرمال نییە کات پێمان چونکە من خەڵکی خۆمان باش دەناسم و لانی کەم باپیرانی خۆمانم لە بیرە کە واقعا دوشمنایەتیان دەزانی هەر ئەو جۆرەی کە دۆستایەتیان دەزانی و خزمایەتیان دەزانی دوشمنایەتیشان دەزانی یعنی خەڵکی ئێمە هەر ئەوە نەبوو کابرا کە سەرفەت ئەوەی کە جنێوت پێ بدا دوشمنتە ئەمن لە کەسی نزیکی خۆمم بیستووە تەمەەن 56 ساڵ کاتێک من لە کاتی هەڵچووندا شتێکم کردو کارێکم کردووە بانگی کردومەتە ئەولاوە کوتیە ڕۆڵم ئاوا دوشمنایەتی ناکرێن هەوڵ بدە دوشمنی خۆت بە هەنجوم بخنکێنی ئەمە لە زەنیەتێکی قوڵەوە دی ئەمە لە زەنیەتێکی ئەمیقەوە دیەکەم ئینسانە بە 56 ساڵ تەمەنەوە بۆی کە سەوادێکی ئەسەن نەبوو دەیتوانی دەرک بەم شتە بکە بەڵام تو ئەمڕۆ ئەو زەنیەتە لە مێشکی خەڵکی خۆماندا نابینین ئەم توێژەیەکی ئەلانگەیوە ئەسەن دەرک بەم مەسائلە ناکات پێی وایە دوشمن هەر ئەوەیە وا دی ڕوبەڕوو جنێوت پێدەدا تەوینی پێت وایە کوڕێکی 20 ساڵە کوڕێکی 16 ساڵە چی لەم دنیا تێگەیگە تۆیژی ئەمە پێشڕەوە منە ئەگەر تۆم کوڕە ناخەڵەتێنی بەڵێ چی لەم دنیا دەرکردگە کوڕێکی 15-16 ساڵە کەنجێکی 16-14 ساڵە دقیقاً بۆ ئەوانە دەخێت پێش بۆ بەبەردەوام کار لەسەر ئەوانە دەکەیت داهی هەشتانی داهێنەوەدیش دەڵێن 8 ساڵ 7 ساڵ بۆ من جارە بە چێت نەفەروا لە ناوە ئەم دیبێتەوە من کردم مەسە تری بوونە ئازاد دەرفەتێک بۆی پێیاوی بێت لەبرا خۆی بنوێنێت وە قسەکانی بکات تاوەکو تاریخێکیش بۆ خۆی بمێنێتەوە بۆچی کەسە سێوەم نایێتە سەر و قسە بکات هەر لەوانەی وا ئەمڕۆ هەڵەخەنە و حەز بن بەناسەر ڕەزازی و فکرەکەن بزان بام مثالە بێرم کاکتا ساڵ 1989 وەختی هەڵەبجە خوڵقانە خەڵکە کوردەوارە داگیرکریا گەلای عێراق ئەکسەریەتیان لەژێرە دەسە دەوڵەتە عێراقیە یا ڕەفیق حیزبی بوون یا جاش خەفیفە بوون یا لە عەسکەری هەڵاتون و کاریان بۆ قەرارگای ڕەمەزانە ئێرانە کرد و لە ئەنفال و لە هەڵەبجە کاریان کرد و ئەو جنایەتیان خوڵقان لە پڕێکە لە ساڵە 91 یاڵەتی متحدەی ئەمریکا داوای کرد لێیان بەرامبەر بە سەدام حوسێنێکی خەریکی لێ ئەدەین ئێمە لەسەر و لێ ئەدەین ئێوە لە ژێرەوە ڕاپەڕن و لە جنوب عێراق کاریان نەکرد و لە کوردەواریشا کردیان هەر ئەو خەڵکەوە تا دوێکە لە ژێری دەسە سەدام حوسێنە زێڕە سەدام زێڕەی ئەخرێت و لە حزەیەک ئەم کوردبوونە نەیەخێ پێگرت بوو نەعەسێتی کرد و نەتیکەیە هۆنی بووی و نەوەی کە زەجری نەکێشا و نەوەی کە نیان بردووە ناوی معسکەرەکان نەوەی کە کوڕیشیان لێ نەکوشت و بەڵام نەبوو بە هیچ ئاگاهیەک لە پڕێکە داوایان لێ کریا و وەحمە دەسەڵات شکیاوە هاتنە خیابان و ئەو کاریانە کرد کە کردیان لێم دوا گشتیان بوون و کورد گشتیان بوون و قەحرەمان و کوردباز وتانەوە تۆیان وت بۆ ناڕۆی داهاتی بۆ خۆت ئازادکەی بۆ ئێمە قارەمان و بین و کشتمان شەڕکەرە و بین و کشتمان فرە کورد و بین و کشتمان فرە پێشمەرگە و دین و کشتمان ئینقلابی بوو بین و ئینقلابمان کرد و هەنە خۆمانە و نایدێن و کەس و میکرۆفۆنە تەلەڤیزیۆنە ڕاتە بەردەمە ورد و دەرسیانێژێ کاکە ئێمە شەهیدمان نەداوە شۆڕشمان بۆ ئەوە نەکردووامان لێبێ ئەو خەڵکە دوای 30 ساڵ بێ هەمە چیستر لە هەمیشەس ئەوەیشی هەیبوو داینیا ئەوەیشی سەداقەت و کەرامەتی هەبوو داینیا لە ناوە فەسادا تا بینە قاقاق غەرقە ئەوەیشی تیا نەماگە و وزەی کورد بوونە ئەوەیشی تیا نەماگە ئەوەیشی تیا نەماگە جوامێری و شەرەفە تیا نەماگە دەی ئەم خەڵکە قارەمانە هەڵەگەڕێتەوە ئێژێت ئێمە میتمانەمان بە زۆر کەسی کردووە کاکە بەچێ کردووتە
تام پێت بێژم تۆ میتوانەوە کێکەکە ئێوە لە هەر کوێیەکە من ناژم خەڵک ئەبێسی تاجەریانی دەست پێکە بۆ لە حەقەوێ پێی ماتەڵە بزانین چێری واتۆ خۆی بخاتە سەر بەرەندە تۆ چووکیتە پشت نەوشیروان مستەفا لێ تۆ مطمئنی نەوشیروان مستەفا معاونە جەلال تاڵەبانی وگە نەوشیروان مستەفا حتمەن پووری هەست حتمەن سەرکردەست حتمەن شتێ ئەزانێ خۆشێت نەوگە تێرە بەرامبەر جەلال تاڵەبانی ویسی حتمەن جەلال تاڵەبانی ناوێرێت ئەوەی تەرەفداری لە نەوشیروان مستەفا ئاکا بیکوژێت وەڵا گشتمان چووینە پشتە کاکەنەوە بوو گۆڕان ئێستامانە کێون مشتی ئیخوانی سپێوە درۆزن مشتی کۆنە یەکگرتووی فاسد مشتی دەڵە دەڵاڵە سیاسی وا دەرگای هەرچی حیزبە کوتاویان نانیان دەست نەکەوتوو هەر ئەمانە چوونە پشتە کێ بەرهەم ساڵح یعنی کەسیان نەڕاتە پشتدانێ ئینقلابی کەم ئینقلابی گەرەشوی لە بنۆخەڵی تەکێنێ گشتی خەریکە چۆتکە خات چین دەزەکەفێ چەندێکم پێ ئەدەی چەندێک پوڵم پێ ئەدەی هەر ئەمانە نەچوونە پشتە بەرەم ساڵح بەرهەم ساڵح بە فاسڵەی مانگی درۆکانی دەکەم وتی من بێشەرەفم گەوادم ئەگەر درۆ بکەم لە حەقە خەڵکیا سیاسەتکەی درۆیە لە پڕێکە بۆ سەر و کۆمار و هاوپەیمانی تاعتیل بوو دەی کەس خەجاڵەتی کێشا لەو جامعە نەیکێشا ماس بوو بە دەورە دەمیان و دیاربی ئێستا ئەم خەڵکە بوو بگەسۆنەوەی نوێیەکەوێتی شوێنە لووسکەڵەیە وەکو شاسوار عەبدولواحیدە فاسد و بەرساختە بۆ شاسوار چییە؟ هێگلە ترۆتسکیە کێز شاسوار کێز ماۆس کێز شاسوار تۆ ئەشوێنی شاسوار بۆ بۆتکی چون ئینعافتی تیوی هەست چون حەسەکەی پوڵ وەرگرت خۆب تۆ ئەم خەڵکە ئێژێ من قارەمان وگم ئەو ناوە قارەمانیشی فاسد کردگە میتمانەمان بە کەس نییە ئەو داوای بەشەکە یعنی تۆ پوڵێکی پێبەی متوجه بووی شتێکی پێ تۆ نەدیبێ داوای پوڵێکە تۆ دیت لە ناو دڵ ئەمانە نە قارەمانێتی هاتە دەرەوە ئێستەمەشیای لەو حەلیمە کوردستانە کە بە ئینقلاب و ڕاپەڕی لە گشتی کوردبازی گەیگە بە کوردبازی ئێستەمەشیای دایکە کوردایەتی وایە باوکە کوردایەتی وایە ئێستەمەشیایە ئەو مەردمە نمونەیەکی بەرجەستە لە قارەمانگە لە کوردی وایەنە وا کوردایەتی تەشەنە پێبن و خەڵە خۆیان وە چوار پاچکەکەی تر نەک تەشەنەیان نەداوە چوار پاچکەکەی تر هەرچی کەنیشکە چوار پاچکەکەی ترە فاسدیان کرد وە پترۆ دۆلار خڕ خۆت بنیەوە دیار بکە خڕ خۆت بنیەوە قامشتی و خڕ خۆت بنیەوە کەرماشان و خڕ خۆت بنیەوە فڵانە جێگەوە و شوێنە خانما بگەڕێش و چەپێ دۆلار هەڵدەسی ئەمە کێز ئەمە موجودە کێز کوردبازە ئینقلابی بوو ئینقلابی کرد یەک دقیقە کاکتەرا کەسی پێمان مەلحەقە بێ بە ناوی ئیبراهیمە عەبدوڵڵاه پوور یا عەبدوڵڵاه ئیبراهیم پوور نەمدی ئومیدوارم کە حەداقل نزاکەتە پابلیک بوێت لە گفتوگۆمانە کاکە من دەنگەکەی تۆم هەڵگرترا ئەها باشە سانم موەجهێک دیار بەخێر بێ کاک عەبدوڵڵاه کاک پێمانەوە کاتێک باش سەرچاوە ماغی گیان فەرموو چاوەکەمی ئێستا جەنابەت مخالەفی لەگەڵ قسەکانە ئێمە تەسویرەکە دەبین چووگە نازانم چیت پێکە دەسە لێدا گۆڕات پێشەچی ڕێز و حورمەتم بۆتانەیە احترامم بۆتانەیە سەرچاوە ئەمن زۆر لە متابعی قسەکانی جەنابەت دەکەم گوێش لێ ڕادەگرم حورمەتیشم بۆتەیە احترامیشم بۆتەیە زۆر قسەی حیسێبی و جوان دەکەی زۆر قسەی منتەق دەکەی بەڵام لەگەڵ زۆربەی بۆ چوونەکانت نیم دێ خۆشحاڵم کە نیت وە پێشم خۆشە بزانم ئیرادە بۆ چوونەکانە من وای لەکوێکە یەکێک ناویشت نازانم کاکە تۆ نە تەسویری تەزنە دەنگە دیارە نە ناو دیارە
باش خۆ ئەوری ناوم ئیبراهیم نەکات ئیبراهیم بڕۆ دەرەوە و دووبارە بە تەسویرەوە بێ خۆ من تەک دیوارە قسە ناکەم گەرەکمە دەموچاو تەوا دوو ئینسان خەریکن بەیەک و گفتوگۆکەن من دەمەوێت عەرزی جەنابەت بکەم ینی بەڕێزت زۆر جار لایف دەکەیەوە قسە دەکەی زۆربەی ئەحزابە حیزبێک کوردەکان دەکوتی ینی زۆر دژی زۆر بەیانی ینی بە عام دژی ئامیانی بەڵام دەتوانم پرسیارێک لە جەنابەت بکەم بەڕێزت جەنابەت لە کام وڵات دەژی تەمەنیشت چەندە کام شاریشی من 44 ساڵمە خەڵکە کرماشانم جافم و لە بریتانیا ژیانەکەم لە فرێک لەم شارگەرێم دەزانی بۆ پرسیارم لە بەڕێزت کرد لەبەرەوەی کە ئێستا گوێم لێ کرد دەڵێ زۆربەی ئەو گەنجانێ ئەو جوانانەی کە ئێستا دێن لە خۆپێشاندانەکان تەظاهوراتەکان خۆپێشاندان دەکەن کەسی گەنجن جوانن تەمەنیان 18 ساڵ 20 ساڵ لەوانەیە لەژێر 18 ساڵیشن بەڵام من بۆ خۆم تەمەنم ژێر 18 ساڵ بکەم ومەتە پێشمەرگە بەڕێزت تاکیدم کەسێکی خوێندەواری کەسێکی تێگەیشتووی بە عام شۆڕشەکان ئینقلابەکان بە کەسانی جوان گەنج دەکرێت کاکەی دەریانی ئینسان دەبێت جەناب تاکید خوێندەواری من مخالفەتە ئەو فەرمایشی جەنابتە نییە ئەو قسە دروستە مەسەلە تێگەیشتنە دروستە من موافقەتم بەس لەگەڵ ئەو فەرمایشی جەناب وەلی جەناب بزانم قسەکە بەرەو کوێ دەی فەرموو مەبەستی من ئەوەیە کە لە هەموو دنیادا بەتایبەتە من باسی وڵاتی خۆمان دەکەم ئینقلاب شۆڕش کەسی گەنج کەسی خوێنگەرم کەسی ئەوەی کە تەمەنێکی گەنجی هەیە ئەوانە دێن ئێستا دایک و باوکی من برای من باشت پێ بڵم لە خود لە سیاسەتدا وەکو عیلمیش کە باسی بکەی کەسێک تەمەنی لە 30 ساڵ بەرەو ژوور بوو ینی وە دوای ئەو شتانە ناکەوێت خۆی بۆچی دەڵێت دانیشتجویان گەنجەکان جوانەکان بێنە سەرخەت بێن خۆپێشاندان بکەن ینی سیاست خودی سیاسەتەوەیە کاکەی دەر دووەمان برای خۆدێکشت پێ بڵێ من بۆ خۆم ئەندامی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانم من تەمەنم 16 ساڵ بۆ بوومەتە پێشمەرگە دەی باشە گوناحی من چییە من ئەو کاتانە بوومەتە پێشمەرگە دیفاعم لە حەق و حقوق و ماف و کەرامەتی تۆ کردووە بەڵام ئێستا بەڕێزت دێی ڕنگ بێت لە وڵاتێک دەدانشت لەگە ڕێز و حرمەتم ئازادی چۆ قسە دەکەی بەڵام بەڕای من ئینسان دەبێت تۆزێک مؤنسف ینی بە ئینسافەوە قسە بکە ئیبراهیم عەزیز من ئێستا توانم بزانە با گفتوگۆ بێت یعنی هیچ پەلەیەکمان نییە و خوانەخواسای لەگرا کەسێک هیچ ڕەفتارێکیش ناکا بەرامبەر بە کەسێکی تر کاک ئیبراهیم جەنابەت ئێستا ئەندامێکی حیزبی دموکراتی درستە ئەحیانان سوحە دووسۆ ئەگەر خەلای قودرەتێ لە ئێرانە دروست بووێت ئەو تموحەتان هەست خەڵکە کورد لە ڕێگەی حیزب و نوێنەرایەتی بکرێت لە دەوڵەتە ئێرانە چاگرا دروستە پس ئێوە دوای ئێوە تێن بە نەرە ئینتخاباتی ئەدەنە دەرەوە ئەسڵەن کاک ئیبراهیم و ڕەفیقەکانی کاک ئیبراهیم کە 40 ساڵ لەناو حیزب دموکراتە بووبن بە عنوانە نوێنەرە پیرانشار و سەقز و ئەمانە خۆیان معرەفی ئەکەن و لە لیستە حیزب دموکراتە داوەزن کاگرێکشە دروستە کاکە جان حیزب دموکرات تەق ئەساسنامە و بەرنامەی خۆی ئەڕواتە کە دەوڵەتە ئێرانە مزاکرە ئەکا و بە تەوافق ئەکات و بالآخرە ساختارە سیاسی تعریف ئەکەن و کاک ئیبراهیم ئێستا تۆ بوویتۆ ڕەجلە سیاسیەکی کورد و تۆ دارای مەقام و پایگاهی تاگرا دروستە کاک ئیبراهیم تۆ شغڵ نوێنەرایەتی ئیرادەی من دەبێت ئەستۆ شغڵت بووگە بۆ منەتی ئەفرۆشیتۆ بە من بێسە کاک ئیبراهیم با من قسەکەم دروستە کاک ئیبراهیم اجازەتە کاک ئیبراهیم خۆ ئەو گەنجە ئیستەوا لە خیابانە و تۆی انقلابەوە منیش قبوڵم تێ قبوڵ مەکە وێنە انقلاب و هێزە مادی انقلابە
کاگەبراین ئائیستە ئەو کوڕانەی وا کوژیان و ئەو کەنیشکانەی لە خیابانەکانە کوژیان من تەئکیدم کەسی وە بیریان نایێت ئەوانەی ئیستە بەردەتەقێنن کۆکتێل مۆلۆتۆف ئەوەشێنن لە زیندانەکانە تیان هەڵەدەن سوحایش ئازاد بوون کەسی وە بیریان نایێت شاید بە عنوانە عوزڤەیەک لەو جەریانە جەدیدە دەوڵەتە جەدیدە بیکەن و عوزێکی دوونپایە بەڵام هیچ وەخت بە عنوانە نوێنەر و مەقامە بەرجەستەی سیاسی و دەسەڵاتدار خۆ دەرناکەفێ دەرەکەفێ باشە چی بکەین ڕێگا چارە چی ئەم قسانتە قبوڵە یانە ئێمە گفتوگۆکەی من فرە خۆشحاڵم ئەخ باشە بفەرموو من خەریکم سوالەکەم تۆ توانی ڕەتی بکەی یا جەنابەت من هاتووم مداخلەیەک دەکەم جەنابەت دەبێت جۆم لێ بگریزە دواتە دەتوانی قسەکانی مڕەت کە ئەوەیەتە من بەسەر چاوم تا بەیانی وامە خزمەتە فەرمایشاتی بە یەک گفتوگۆ ئەکەین تۆ باشە پێت وا بە ئێستا من جەناب لە قاوەخانەی دانیشتگی سێ دانە قاوەمان دانیاگە سێ ئینسانە کوردی هەر کەس بە ڕوانگەی کۆ خەریکەم قەزایە ئەخوێنیتەوە ئەمە خەیلی کۆمەکەکە بە مردنە ئێمە کاکە ئیبراهیم لەگرا کەس سەواد و کەس نافرۆشیتەوە کەسیش من کارم بە خوێندەواری بە سەواد نییە چونکە بەرحەڵزای چۆنە زۆر کەس خوێندەوارە بەڵام دەگەڕێزم زۆر لە شتەکان حاڵی نییە زۆر کەسی شێ خوێندەواریشی نیە بەڵام زۆر بە منطق بە دروست بە ئوسولی بۆ شتەکان دەچێت خۆشەر بە قەولی لای خۆمان دەڵێن سەوادی کلاسیک زۆر شەرت نییە خەڵکمانە بۆ دیپلۆم بۆ لیسانسیشی هەبوو بەڵام مەسەلەن دەمانکو دەرێ کاتی خۆی ئەو بۆ نمونە دێنەوە حیزب جیاب بۆ کابرای فۆق و لیسانسیە بووی کوت حیزب کەی جیابۆتەوە حیزب 10 ساڵ بوو جیابووی کەی جیابۆتەوە ئەو فۆق و لیسانسیە بوو بەڵام برای خۆ لێکش پێ بڵە بە قەولی جەنابەت دەفەرمیژێ دەیبابێ ئەگەوابێ ئەو کەسانی کە لە پێنا و خەباتی ڕزگاری خوازی نەتەوەی کوردەکەماندا شەهید بوون ئەی باش خۆ من بە قەولی بۆ خۆت دەفەرمی خۆوانە نەهاتون بڵێ دەبێ خەڵک بێ ینی خۆ ناو نیشانە نەوانێ زۆریان نەما بێت بەدار ڕەفیقم هەبووە شەهید بوون بەڵام لەوانەیە هەر زۆر کەس وەکو جەنابێش دەی ڕخنانێ دەگرێت لەوانەیە زۆر کەس بێحورمەتی بە مێژوەکان دەکەن ئەمن دەگەڵ ئەو شتان نی چونکە ئەو کاتانەی کاکەی دەر گاڵتە نییە لە ساڵی 65 64 63 ئەو کاتانی کە لە وڵاتی ئێمە جەمهوری ئیسلامی بە تەواو مەعنا بۆ خۆت شاهیدی مەسەلەن داکوت دەبێ بەندی پۆتینەکانتان نەکەنەوە تا کوردستان پاکسازی دەکەن گەنجەکان جوانەکان سەریان ببڕن منداڵی سەر پشتیلان شێشیان بگوژن باشە ئەو کاتەی کاک عەبدوڵڵا تۆ ئەزانی بەڵام سەدانی وەکو من حازر بووی گیانیاندا دەنابەوەی کە بەرگری لە ماڵ و منداڵی تۆ بکەن کاک عەبدوڵڵا تۆ ئەزانی من چێم پرسیارە لە من کرد ئەوەڵ بەفەقی ما بوو نازانیم من کێم ئێستا زانیم نازانیم من کێم نەمەم ئەخدا خۆ باشە خۆ من ناتوانم بێم جەنابەت خەڵکی کوێ کاک عەبدوڵڵا ببەخشە مەعزەرەتم جەنابە خەڵکی کوێ مە خەڵکی مەهاباد جەنابە خەڵکی مەهابادی کاک عەبدوڵڵا لە کەی دەبێت و پێشمەرگی حیزبی دموکرات من لە ساڵی 65ەوە دەبێتە 85 میلادی ئیمکانی هەست بڕێک لەو مێژووە بیرت نێتەوە وەلێ من وە بیرت هێنمەوە بابزانی یە شەڕێک کریا بە ناوە شەڕ پاوە ئەو شەڕ پاوە منتەسەب کریا بە حیزبی دموکرات گروپگە لە فرێکی تیا بوو لەو شەڕ پاوە عیدەیەک کەوتنە ئەو بەرەوە عیدەیەک بە خۆز و خێڵە گەورە کەوتنە ئەو بەرەوە وشکەسیان خوارد لەوە تایفەیەکی تیا بوو دوو تایفەتیا بوو بە ناوە زەردووری ئێناخی من لە هەردیار جای سەبا بۆ بژمێرە ماڵێکیان باش تۆ بەحسەکەی بۆ دەبێ نابێسە تا من ئەوەنە شەهیدە بۆ بخەمە ڕوو تا بزانی لە خاڵۆ لە ئامۆزاک لە ئامۆزازا لە ئامۆزاگە باوک لە ئامۆزاگە دایک تا من بۆت بخەمە دەرو لەو شتانی کە تۆ خەریکی بەحسیەکەی وە پێ دوایە من نازانم بعد با خۆم بناسی تەمامە ئەوانەی تو بەڕابەری حیزبیان ناسی من لە نزیک خۆیان ناسم با بزانی لەو کۆنگرەی فدراڵە وا دایان یا یەکەم ڕۆژ دایان یا لە لەندەن دایان یا من تێ بەشدار بوو با بزانی لە سەروبەندی مزاکراتە تەکە ڕزای پەهلەویە لە دۆرچەستەر هۆتەل لە لەندەنە من لەگەڵیان بوو
ئەو ئەخمەتیانە ناسم ئەوانیش کچاوە ڕاستەکەم قسەکانی مەدە و ڕاستەدا نەبوو نا لێ من گەرەک و بزانی ئێستا جەنابە پێناسەیەکە لە خۆتم پێشمەرگە و گوناحم چییە گەرەکمە بزانی من لە ناو ئەم دڵا مەسەدر و ئەو تۆ جەنابەت بەڕێزت حیزبی دموکرات هەموو شتەکەی هەڵە بوو کۆمەڵ هەموو شتەکەی هەڵە بووە فڵان کەس هەموو شتەکەی هەڵ باشە ینی مەحقول سیاست ئەدوو جەناب شت قبوڵە من خۆم قبوڵاغەیە باش خۆت قبوڵە بەڵام خۆ ئەدی خۆت باش جەنابەت دەگەبێتە ئەو بارەی لەوانەیە منەوە پرسیارم کەم بەڵام باشە بۆ خۆش لە بریتانیا دانیشتووی بەڵام تۆش خەڵک هاندێت دەڵە بڕ خۆتان بکوشتن بۆچی شتەکەی تۆ ڕەوایە بەڵام من لە ناو خودی جەرگەی خەباتەکەدا بوو ئەو کاتانی بە قەولی کابرا ئەمن ئەو شتە بە کەس نافرۆشمەوە خەباتێکە بۆ خۆم کردومە لەسەر بیر و باوەڕی خۆم بە بیر و بۆچینی خۆم کردومە بە هیچ کەسی نافرۆشمەوە بەڵام ئەو کاتانەی من پێشمەرگە بووم جەنابەت بۆ نەداهاتی بێ پێشمەرگە و ئەو کاتی چی دیفاع لە کرماشام بکەیت بۆ میسال دیفاع لە مەهاباد بکەیت دیفاع لە سەردەشت بکەیت دیفاع لە دیفاعتان لە سەردەشت و مەهاباد کردووە نا دەڵێم دیفاع لە خاچی کوردستان دەزانم ئێوە دیفاعتان لە خاکی کوردستان کردووە 100% یعنی چۆن کرد بە شەڕە گریلایی کردنتانە یا بە شەڕە جبهەی دەزانین چۆن ئەوەندەی لە دەستمان هات پێ وەکو نەتەوەی کورد بە هەموو کەم و کوڕەکانمانەوە بە هەموو زەعفەکانمانەوە بە هەموو ئەوەی کرد ئەوەندەمان لە دەساتوە بە هەر پێت وایە کەم و کوڕی زەعفەکانتان کەم و کوڕی زەعفەکانتان ئەتوانی بڕواتە قاڵە بە خیانەت ئێمە قەتی چیواردی خانە نەبوون ئێمە هەمیشە شانازی بەڕابردوو بە مێژوی خۆمانەوە دەکەین دەگەڵ ئەوەی کە کەم و کوڕیمان هەبووە بەڵام زۆر بەداخم جەنابەت کەلیمەی خیانەت بۆچی ئێمە شەهید بووین لە پێناو خاکەکەماندا یعنی باوەڕ کە تێدەگەم باوەڕ کە تێدەگەم فقط گەرەکمە تێ بگەی تۆزێک تەعەسوباتە دەیرە خوارەوە گەرەکمانە بە یەکتری لە یەکترین تێ بگەین جەنابەت وەکو کوردێک قسە دەگەڵە من دەکەیان وەکو لایەنیشی دیگە من وەکو کوردێک لەگەڵ جەنابە قسە ئەەکەم بەڵام کوردمان زۆرە پێ وایە میسە وەکو من ئەوەیە قسەت بڵام کاک ئیبراهیم ئیجازە بدە کاک پەیمان ئەستاوی قسەهایەک بۆ تۆ یەک دقیقە عەرزی برای خۆم بکەم ئەمن وەکو ئینسانێک هاتووم ئێستا قسە دەگەڵ بەڕێستان دەکەم من شانازی بەڕابردووی خۆمەوە دەکەم کە جوانێک بووم گەنجێک بووم بە مقەدەسات ینی ئەو شەڕانەی ئێمە دەمان کرد زۆر کەس ئەگە دیتپای لەوانە بوو بە 24 ساعتیش لە دوای دەخەوی لە نەکەوتپایە بەڵام بەداخەوە ینی هیوادارم ئێوە شتەکە مێژووی نەتەوەکەمان ئاوە لێمەکەن دەتوانی ڕەخنە بگری دەتوانی احتراز بکەیت دەتوانی کەم و کوڕەکان بەڵام مێژووی شەهیدە لە پێناو خاچی کوردستاندا لە کرمانشار ڕابگراتە جوار ڕوو هەتا ڕەزای هەتا زاخۆ هەتا ماکۆ هەتا نەزانم چۆ ئێمە لە پێناو خاچی کوردستان بە هەر هەمووی ینی بەبێ جیاوازی دین و ئاین و مەسەب ئێمە مبارزەمان کردو ئەوەندەمان لە دەساتەوە جەنابیشت ئێستا فەرموو دەتوانی زیاتری بکەیت من لەسەر سەرمتادنە کاک ئیبراهیم ئێستا کاک پەیمان ویستی شتایەک بۆ جەنابەت بڵێ جەنابەت هەرجووت نەگرت جەنابەت کە دەڵێی شەهید کاک پەیمان لەو کەسانەیە کە خۆی لە بنەماڵەکەی خۆی زیاتر لە 10 شەهیدی داوە هەم لە نێو کۆمەڵەوە هەم لە نێو دموکراتدا کەسی گەورە لە ئاستی فەرماندەهیدا فەرماندە هێزدا نەک کەس پێشمەرگەی سادا هەر کەس یەک ڕۆژ پێشمەرگەی هەر حیزبێک بوو بێمە ڕێزم بۆ هەیە ئێتەوە پس ئێمە ناتوین سرفەن ڕەخنە لە شەهیدی تۆ بگرین لە شەهیدی خۆشمان دەگرین بە مێژووی ئیجازە بدە کاک پەیمان ئێستا بە توی کوکتی ئەگەر تۆ پێشمەرگەیەکی سادەی ئەمن لە ئاستی سەرکردایەتی ئەو حیزبانەدا بووم ئەمن لەگەڵ ئەو سەرکردانە چوومەتە مزاکراتەوە گەڵەوانیش بێ من دەڵێم دەڵبەر کەس خیانەت ئێستا دەبوو من بە خیانەت ناوبەرێ من دروست ئەوە تەعەسسوبی کوێری پێ دەڵێن دەزانیت دەبوو ئێستا جەنابەت چ بڵێ دەبوو ئێستا بڵێ کاک پەیمان چی ڕوویدا کە جەنابەت لە ئاستی سەرکردایەتی ئەو حیزبەت بەجێ هێشت و
پشتت تێکرد و تەواوی ئەم مێژووە ئەمڕۆ بە خیانەت دەزانی تۆ لە چ ڕوانگەیەکەوە گەیشتوێتە ئەو قەناعەتە چی ڕوویدا کە تۆ بۆ قەناعەتە گەیشتی زاولێک حیزب دابوو خۆم حیزبەکان وانە بوو کام حیزب بوو کاگی شتێ بکەمە سەر فەرمایشەکە هەرتکتان بەر لەوەی بڕۆن لای بەحسەکە و لەزەتی لێوە من ئەسڵەن نکۆڵیدەوە ناکەم تۆ قەهرەمانیت نەکردە من نکۆڵیدەوە ناکەم تۆ نەکەوتیتە محاسنە من نکۆڵیدەوە ناکەم کە وەختی خەڵکی جێگەی گەرمۆگە تو گیزەی فیشک بەلای گوێت و هاتکە من نکۆڵیدەوە ناکەم کە لە پاڵە دەستا فیشک دریاگە لە ڕەفیقت جنازەکەی دەسێ چووگە بە خوێنیە من نکۆڵیدەوە ناکەم ساڵهای ساڵ کاڵبووسێ شەڕ دیگە اجازه فەرموارەگیان و احترامم هەست بۆت بەڵام کاکەبراهیم ئینسانێ وەکو ئیبراهیم من هیچ وەخت نەمناسیبە هیچ نەمناسیگە ئیبراهیم مەشیایە لە خۆی بپرسیایە من خەریکە چ بووم کرێکارە شەیتان بووم بێگاریم کرد وا لەو فیشەکە وێڵانە گیزیان ئەهات بەلای گوێم من بێگاریم نەکرد ئفتیخار ئیجازەت فەرموو ئاغا گیزەی بەلای گوێم ئەهات تۆ خراپ نەبوو دەفعەیە دانیشی بۆ ڕەنجێک کە خۆت کێشاوتە احترام قائلی احترامێک کە تۆ بوو خۆت قائلی احترامە منیش تێرێ بۆت متوەجه من لە ڕابردووی خۆم تۆ داوا لە من ئەەکەی من ئفتیخار بە ڕابردوو بە مێژووی پڕ لە شانازی خۆم و ڕەفیقەکانمەوە دەکەم جەنابەت هاتووی ئازادان لەو تروبوونە قسە دەکەی لە سەری مێژووی ئەو شەهیدانەوەیە کە لە پێناو خاچی کوردستان دەژێننداوە ناوەڵاوانی رەسایی سەری قارەمانەتی و گەورەی مقدساتم ئەوە نەبایە جەنابەت لە کرماشان لەوانە بوو دەگە ڕێز و حورمەتم ئەمە ئەو تۆیژیتی 10 میلیۆن کوردی ئێران خوێڕ بەڵام بێنەوە بیر مێشکی خۆت 30 ساڵەوە پێش 40 ساڵەوە پێش 35 ساڵەوە پێش بابا چاوە ڕاستەکەم بۆچی ئینسان تۆزێک وا قەبینانە نەبێ یعنی تۆ حاضر بووی وەکو جوانێک گەنجێک جەحێڵێک بێ لە شاخەکانی کوردستان بەنانە ڕقەیەک نانت نەبێت ژفانەدا پشی بە کەڵەشکۆفێک شەڕکە 24 ساعات و شەو ڕۆژ نەخەوی بابا ئەو شۆڕشەیە من و تۆی هێنا و قەنەعەتەی هاتوونتە سەر ئەوەی کە ئێستا من تو هاتوین ئازادانە بەدڵی خۆمان قسە دەکەین لە وڵاتانی ئوروپایی لاقمان لەسەر لاقمان داناوە ئەمە ڕەفیقمە بۆ بەسەڵان ڕەفیقمە یانە ئەو شۆڕشە چۆن منی هاوڕگەس ئەوروپا کاکە پەلە مەکە شۆڕشەکەم و کوڕی هەبووە چۆن منی هاوڕگەسە ئەوروپا بەڵام ئەو شۆڕشە نەبانەوانەیە ئێستا تۆ لە ژیانیشدا نەمابێت چۆن لە ئەخزای جۆنە خۆ مەسەلە شت نییە تۆ ئەخۆ باشە خۆ من مەلایکەتیم بەڵام لەوانەیە ئەتۆ لەژێ بەڵام چاولێک چاو ڕاستەکەم هەرەوەی کە خەڵکی شارەکەی تۆ ئێستا زۆربەی ئازادانە بە کوردی دێن قسە دەکەن لە سەری شۆڕشەوە بوو ئەی باشە ئەو هەموو خەڵکە لە پێناو چیدا ژیانی دانا ئەی باشە ئەگەر ڕەفیقی تۆ نەبا برای تۆ نەبا خوشتی تۆ نەبا ناپال لە منتیقەی کرماشان دژی جەمهوری ئیسلامی مبارزەی نەکردبا و لە شاخەکان شەڕی نەکردبا و لە شارەکان نەهاتوە چالاشی نەکردبا ئێستا ئەتۆ چیرم ئەو نەدەزانی بۆ شێوە قسە بکەی یعنی بۆ ئینسان تۆزێک یعنی ئێستا ئەو جۆرە کە من قسە ئەەکەم کارخانە عەزیزیش وا قسە ئەەکەم ئەو جۆرە کە من قسە ئەەکەم جەنابیش وا قسە ئەەکەی چۆنە من قسەکردن دەکەیەوە فەرقەکە قسەکردنەکەی تۆ فەرقەکەی چیە خۆن ئەوەیە جەنابەت بەڕێزت دێی مێژووی هەمووی کورد نەفی دەکەیەوە ئەو غەڵەتە ناکاکە ئێوە مێژووی کورد نییە من مێژووی کوردم کاکتەها مێژووی کوردە ئینسانەکان ئیجازە فەرموو ئینسانەکان مێژووی ئێمە ڕەوایەتە بەگێک و حیزبێک و پاشایەک و ئەمانە نییە ئێمە کۆمەڵگای ئەم کۆمەڵگا ئینسان تێیاشیت چیرۆکە زندگی ئێمە چیرۆکە ئینسانگەلێکەوە نەبیسریاگە و چیرۆکە واقعیە ئێمە ئەوەسە چیرۆکە کورد چیرۆکە حیزب دموکرات نییە چیرۆکە حیزب دموکرات
بکات چیرۆکە تۆ حیزبی ئازادی چۆن من بیر ئازادم دەکەیەوە طبیعەتەن قسەکەیشم کاملەن دروست حەزێ دەکەی تۆ دەتوانی جنابەت بەشی لە تاریخە حیزب دموکراتی بەشی لە تاریخە مردووە کورد من نییە. وەکو ئینسانێکی ئازادی خواست تۆ دەتوانی بێ حرمەتی بکەیت جنێویشم پێ بدەیت بەڵام من ئیفتیخار بە مێژووی خۆمەوە دەکەم چونکە بۆ نەتەوەیەکم کردو نەتەوەیەکی ژێردەست نەتەوەیەکی زوڵم لێکراو لە ژێر دەسەڵاتی ئاخوندی فارس ئێمە سەدان ساڵە دەسەوسینەوە ئەو کاتانەی کە ئێمە چەکمان دەشانی دەکرد وەکو منداڵێک بوون منداڵ بووم بەڕاستی شەڕمان دەکرد لە مەنتیقەکەی من لە ناوچەکەی من بە سەدان منداڵی سەر لانچیان سەردەبڕی بەڵام ئێستا ماوین لە ئەوروپا پاڵێدا دەتوانی بێ بە حرمەتی دەتوانی پێ بکەنی دەتوانی بەراو ئازادی ژیانە ئەوروپات خۆشە کاگەلاری نە بۆ خۆش نییە ئەوە نیەژی پاڵماندا گەس و جێگەمان گەرمە آخر بەعکس پێ بڵم اجازه فرمو کاکە اجازه فرمو جناب کۆمەڵی احساسات و وێروژاندۆ کە من پێم خۆش نەبوو ئەزیەتەکەم یعنی تیکە بزانم هیچ کام لەوانە کە فەرمایشە کرد قسەیەنی لە پشتیا فقط تکراریەکەی تۆ بە شێوەی ئاوتۆپایلۆت تکراریەکەی تۆ بزان ئاڕێگەیان ئێستا جنابت ئێژیت کە ئێمە جێگەمان خۆشە و وای ئەوروپا و پاڵمان ناگەسەوە درستە من گەرەک مە بزانم تۆ حاڵ خاصە لە ئەوروپا جێگەت خۆشە گەرمی ئەخە من لێرە قسەی وا ناکەم دڵی خەڵکەکەم بریندار بکەم دڵی خەڵکەکە بریندەمە خوام خەڵکم خەڵک کێس ئەم خەڵک نامتعەینە انتزاعیە کێس خەڵک منم وەقتی من ئینقلابی بووم ئام خەڵکە سەری کردووە خوار گشتی بۆ جمهوری ئیسلامی چەپڵەی لێدا وەقتی دنیا تاریکی گرت بووی گشتی ئەترسیا لە کونی گیرفانە شەواڵەکەی وە قسەیە کرد من بە تەکنەفەری لە بەرامبەرە گشت کەسێکا وێسیام بزانە سیاسەتکردن یعنی هەڵوێستگرتن ئەکت کردەکردن نەکارکردن نەزەحمەت کێشان ئەوەی تۆ بەناو پێشمەرگایەتی کردکتە بێگاری وگە زەحمەت وگە ئەوەی کە تۆ ئەگری هەڵوێستە تۆ هەڵوێست ئەگری و من هەڵوێستم گرتگە لە ڕۆژ ئەوە تا ئێستا هەڵوێستم گرتگە خۆیشمم دەرخستگە باشە بۆ تازە ژیات و هەڵوێست دەگری بۆ 20 ساڵی پێش هەڵوێست نەدەکرد 20 ساڵە پێش هەڵوێستم وەرگرکە کە ئەمەی دروست کردگە 12 ساڵم بووگە خۆمم بە مارکسیست زانیگە لە 12 ساڵی کو ئینسان عەقڵی بۆ شتانە ناشکێ ئەی تۆ 14 ساڵە بووگە خۆ کاورای 14 ساڵی دەستی چە بڕاستی خۆی تەشخیص نادا ئەمن دەڵم 16 ساڵ بوو 2 ساڵ فەرق هیچ فەرقێکی نییە 16 تا 20 هەر هەرزەکە ئەوەی ئەوەت عەرز دەکەم بەڵام لە 12 ساڵی ئینسان نازانێت مارکس و لێنین چۆن نازانێت مارکس و لێنین چۆن نازانێت کەنیشکە مەدرسەیانە لەکوێ ئەزانن ڕووسەریەکان دەرفێرن ئێژن ژیان ئازادی منیش وەکو ئەوانی ئەتۆ ئازادی چۆن بیر دەکەیەوە ئەی چۆن ئیستا ئەو مەدارسە قبوڵەکەیت و بڵاویەکەیت و بەڕاستی و کەنیشکانە و فرقارەمان و ڕووسەریەکان واکەن من خەباتم کردو بۆ مێژۆ خەباتم کردووە بۆ ئەوەی کە ئەو ڕۆ نەتەوەیەکی زیندوو بێن لە خەیابانەکان لە کۆڵانەکان لە جادەکان بیرروڕای خۆیان دەرببڕن دەردی دڵی خۆیان بکەن ئەوە خەباتی من و هەزارانی وەکو من و لەوانێت جەناوی شت بەڕێزی شت ئەمسالی هەمومان خەباتی هەمومانە ئەو ڕۆخ کۆمەلگاکەمانی هێناوە سەر و قەنەعەتی دەنا ئەگەر باشە 30 ساڵەوە پێش ئەگەر مەمانان سەدانی وەکو ئێمە مەمانان خەباتمان نەکردووە هەمومان بوو باینە جاش چەکمان بۆ جەمهوری ئیسلامی هەڵگرتووە ئێستا جێگای من و تۆ لێرە دەبوو کاکتا جنابەت بەردەوام بە گفتوگۆکە لەگەڵ کاگێدایما من قسەکانمەوەندە بوو لەگەڵ ڕێز و حورمەتم بۆت جوابت بەمەوە ئیستا بەڵام یەک داوای برایانم لێتەیە ئینسانی سیاسی مەحقول نییە تۆ بڵێ لە دنیادا کەسم قبوڵ نیە ئینسانی سیاسی نابێ ئاو قسە بکە بۆ نابێ بۆ ئەوە نییە کە جۆ بایدن ئێژێ دۆناڵد ترامپ کەرێکە هەر خۆ بخازم ئەیوانە ترامپیش ئێژێ جۆ بایدن کەرەپینێکی خوێڕیە ناتوانێت بڕاڕێەوە بۆ خاتریەوەی خۆی گەرەکی بێتەوە ڕئیس جمهور قڕوان دنیای سیاست واسە
حەزە دەکەن بۆ خۆتان چۆنتان پێخۆشە بێ ئێوە بۆچی داتان لە کۆمەڵە 1000 نەفرتان یەکتری کوشت من مۆزوعێک بوو ژیان نامەیەک بۆ ڕابن نانە ڕانەبردوسوحاڕۆی تۆ ئەوێت و کاندیدە مەحابات جا تۆ ئێژی ئەو کۆمەڵەیانە هەر خوێنەوەی دەڵم جەنابێت لە سەری خەبات و تێکۆشانی هەزاران گەنج و لاوی ئەو کوردستانە کە ساعتون بەکەیف خۆتان قسە دەکەن ئازادیشن ڕێگاشتان هەم کەس ڕێگاتان پێێتە ئازادی منیش ڕێزشت دەگرم حرمەتیشت دەگرم بەکەیف قسە بکە کابرا خەبات خۆی خاتە گیرفانی پیاگوێت هەڵوێستە دروست بگرێ من لەسەر ئەژنۆی خۆم وێسیاگەم و دەموچاو خۆم و مەچەک و خۆم و دەسە خۆم و ئەقڵ خۆم لەسەر پشتە هیچ کەسێ نەوێسیاگەم من تا ئێستا ئەگەر مەجبورم نەکەن مێژوی خۆم ناجم تۆ فکرەکەی مەسەڵەن ئێمە ژێرە بۆ تاعاتکی لەسەر دەرەوە تۆ ئایستا خەریکی پێشمەرگایەتی خۆت نەختۆ ئەەکەیت و لە کاتێکا ئەمە ئەچێتە گیرفانە تۆ خۆ ناچێتە گیرفانە من دەڵام ئفتیخار بە مێژووی خۆم و حیزبەکەمەوە دەکەم دێکاکە گیان ئیستا کە ئفتیخار ئەەکەی ئێمەی تۆ بێسە ئاگەیان ئیستا کوردستان ئازاد بوو گۆ ئێمە گشتمان ئازادین قسە بکەین وانە من تۆ لە مەیان ئەگرم من تۆ لە مەیان ئەگرم و حیزبەکە ئەگرم خەڵکیش تەماشاکە داتا لە پرۆسێنم بە قسە حەقە خۆمە یا حەقۆمی حەزێ دەکەیت ئازادی تۆ ئێمە دموکراتین ئێمە دموکراتین دەتوانی ئێستا هەزار قسەی ناشیرن بە من بڵێ تو ئازاد نانە قسەی ناشیری ناکەم قسەیەکەکەم پڕ بە پێست ئەچەسپی پێدا نانا ئازادی چۆن قسەی ناشیرن کەی قسەی جواب کەی من ڕێز و حورمەتت دەگرم بەڵام من ئفتیخار بە مێژووی خۆم و حیزب و نەتەوەکەمەوە دەکەم بە نەتەوەکەم خۆت مەرکێنە نەتەوەی کورد کاکەم مەیبکێنەوە کاکە گیان ئەم ئەوە منم ئێژم تۆ ڕەبتەوە ئێمەنیە دا باشە ئەوە جاستیفاکردن خۆی پێژن تۆ خەریکی خۆی درێژ و خەڵکە کرد ئێستا جەنابەت لە بریتانیا دەژی خەڵک ڕێی دەدا چێ هەڵبژات دەبێت قبوڵێکی ئەم خەڵکە لە بریتانیا گشتی خۆی ڕوتۆ کردوێ شمیش خۆم ڕوتۆکەمەوە ئەدی باش خڕشۆر من ئەقڵم هەسوو شعورم هەسوو تێ ئەگەم و هەڵسەنگاندنم هەسوو ناکۆمە شوێنێکی ئەوەژنی ناوەڵا لەگەڵەوەشنی ئەدی گەوابێک وڵای کاکە دەگەڵ ئەکبەر ڕێز و حرمەتم بۆ شێوشی خۆش چاو کابرایم وڵی ڕیموف نابێت کاگەبرایم بۆ من کاگەبرایم نەچۆ بۆ من ئەوە ژۆز ئێمەکەش من کاک ئاکۆشتکەیەکی تەشریف بێت کاک تاهاتفاقە من پێم باش بوو لەم سەر و بەندە ئینسانێکی خەلاقیەتێکی بوێت مەجالە ئاگورایەک دروست کات پێخۆمە ئێستا بەم پەراکەندگیە جەهانی کە هەسماند ناتوانین لە مەیانە جێگەیەکا خڕبووین و وتەکە یەکتریا قسەکەین بۆیە لە جێگەی بەرامبەر و ئێشێتەکە یەکتریا قسە بکەین من لە جێگەی ڕەهبەریەتە ئاخێز و تەکە خەڵکیا قسە ناکەم وەکو خەڵکێکی عادی تێمە ئاستە ئەو و لە ئاستە ئەوە هەر وەکو ئەوەی کە لە ئەوانم هەر وەکو ئەوە هیچ فەرقێکی نییە خەریکم بە یەکۆ قسەکەی ئەو قسەی خۆیەکە ما بەقێ خەڵکیش ئەبیسێت تەوەجۆ فەرمووی کاک ئاکۆ جنابەت گرناینت کردوە نەهاتی فەرموو کاکدا بەڵێ کارێکی جەنابەت کە کارێکی دروستەوە گەورەی خۆتانوان بەڵام ئەوەی کە من ئازار دەدات زەهنیەتێک بوو کە من هەم بوو قودسیەت و بوتهەیە کە بوو کە هەم بوو بە شدت خەریکە لەبەر چاوم دەشکێوێتە خوارەوە زۆر ئازارم دەدا کاک پێمان یعنی کاتێک من بیرم لە ئینسانی سیاسی دەکردەوە دەمکوت ئینسانی سیاسی دەمکوت مەسەرەن پێشمەرگە لە لای خۆم ئینسانێکی حدیاقەت نەڵم تێگەیشت و نەڵم دانا نەڵم
سیاسیم داهاتە بەرچاو کوردستانێکی سیاسیە کە تەواوی زەوایە سیاسی دەتوانێت دەرێک بکات لێنا سیاسیە کاکە تۆ خەریسان سادەیەکی کاورا فرە زرنگە کاورا هاتکەسە سەر و ئێژێ من بۆ تۆ قارەمانێتیم کرد وەختی تۆ نووسیت تۆ هاتکیتە ئوروپا لەسەر من هاتکیتە ئوروپا تۆ ئەگەر زوان بە کوردی قساکەی لەبەر بۆ خاترە ئەوەی کە من فیشەکەم تەخانرە تۆجۆ بکە خۆی نەخت و کرد و چوو لەسەر و دانیشت ئیتر بە من و تۆ ناگیریە فڕی هەر لەیسۆ بووە سەر و کۆمارە کوردستان کاکی باوکە بۆ خەڵکە ڕواتت دواوە تۆ فکرەکەم قسانە بۆ خەڵکی عادی بکە ناڕواتە دواوە خەڵکەکەیژە ڕازەکات و من خەریکی کەسابەت بووم و ئەو فیشەکی ئەخوارد و تۆجۆکەی ئەو خوێنی داگە و بەهای داگە و ڕازەکاگەر دەمە قۆپانمانوە لە پێ قاسی محەممە و بۆمانی هەبس کرد کە دەمە قۆپان و کاوراوێت و ئۆبژەی ئەم بۆ تۆ پێ دوای کاورا زۆڵیە هەم زۆڵە هەم سیاسیە تەمامە ئەحساسات دەروون خۆی ئەدا بە ملە خەڵکیە بۆ کوردمان کردووە بۆ نەوەی کوردمان کردووە بۆ مێژووی کوردمان کردووە تەوەجۆ بکە مێژووی حیزبی دموکرات خائنی کرد بە مێژووی کورد ناکاوران سرنگە سیاست سری بێتەوە ئێژێ لە منی مەشێوێنە خوایش لێ یەکەم چارە دەمە ناکەین لێمانی مەشێ ئەو بۆ منتەقە نیە سیاسی بەر خودمانتە کاکە تەکمانە دانیشە و کاکە تۆ بەش نادەی تۆجۆکەی تۆ شعور سیاسی نیە مەسعودە بارزانی چووگە بەناو کورد و پاڵیدا بەس لە هەولێر بەسەر ئێمە هەر فەسادێکەکە ئێمەش لە کرماشاندا پرۆسیای دێمە دەستە دەوڵەتە ئێرانی ئەو هەر تەئیدیەکە بۆ دەوڵەتە ئێرانی بەناو کوردی شۆقساکە خەریکە میلیارد دۆلار ئەدزێ و ئەزانیتە من دەمەم داخەم تۆ گڵەتەکەی بەناو کورد و قساکەی من لەگەڵ لە ژێری دەست دەوڵەتە ئێرانی هاڕیاگەم تۆ سوورەی سەر کۆڵمانەتی میلیارد وا لە گیرفانتە لە سلێمانی پاڵە داگەس و قسەی زیری بۆ کرد وەرگە بۆ بەرداگەس و بەناو کورد لەگەڵ دەوڵەتە ئێرانی دەوڵەتە تورکی و دەوڵەتە عێراقی هەڵخەیت و داخیت و بەناو کورد فاحشەیەکەی لە دنیا من تێڵم تۆ بیخۆی هەروە بۆ گەوجم گیجم وەڕم لەسەر چێشی بەم تۆ بیخۆی چۆن ئەم بۆ تۆ بووگەس و من لە ئەستور و بەزە ناوشان بۆ ئێمە بووگەس و غوربەت و ئاوارگی و هاڕیاگی و بێ هەمە چیزی و هیچ و پوچی و چۆنە بۆ تۆ نەختۆ بووگەس و بۆ ئێمە نەختۆ ناوێتەوە کارتا فەرمایشە فەرمووی ئەمانە خێری زرەنگە ئەدەبیاتە بسیار ئەوامانی دەهاتیان هەست خەڵکەکە بەوە بگرن ئەوە درست زۆر داهاتینەوەنە لە ئەو کوڕی باوکم و کوڕەشیری نەکەم و بێ لە لامدانیش و دوو قسەی خۆشە بوو بکەم و بێمە دەرگا حوشەکەت و ئەلە قسە کاورا وعدەی پێدەن وعدە تەوەقع و قدرەت بیگرێ هەرچی کارە بۆ دەکەم ئەی من ئیستە باسە خەڵکە کوردەوارە داگیر کرد یاگرا عێراقم بۆت کرد ئێژی متمانەمان بە گشت کەسێ کرد بە کێ کردە بە نەوشیروان مستەفا کردە بە جەلال تاڵبانی کردە بە بەرهەم ساڵح کردە بەم هەتیوەی لوسکەڵی ئێنارتیە کردە تۆ نەوێتە پشتە پیانە عەزیزەکەم تۆ ئیشێ بزانی ئەوەی بردیتی فەسادە خۆتەوە تەماڵ دوێت وەلێ درست دەسی بوو بە تۆ چویت فۆرەن خۆت نەختۆکەیتەوە هەرچێ دەسەر نەیگرت چون تۆ نەچووگی خۆت دەرخی نەچووگی خۆت بووی تۆ ڕەحبەر قارەمانێتی بنوێنی تۆ چووگی بێژی منیش هەم بەشم بەن دەی بەشە تۆ ناکەفی کاکە نانخۆر فرەز بەشە تۆ ناکەفی زۆر ئیستە لە داهاتووی ئێرانی شاتەنوێنم بەشتان ناکەفی وەڵا خۆ کاک پەمان ئەم مەسئلەیەت باش بۆ بیر هێنامەوە مادام کە لە هیچ شوێنێ خۆ تریبون بێمە نادن لە ڕوومەکانیاندا کە مەترەحی بکەین با لێرە مەترەحی بکەین نانیکەم کاکتا من تریبونیان پێدەم بۆ نهێن ئەوە نەودام بە کاکبراهیم کۆشیرینە و ناسیمانی وەڵا خۆ من پێم خۆشە بێن هەر کەس بێ بەخێر بێ لانیکە مەگە هەر نەبێ بۆ هەڵسەنگاندن و سەنگومەرێک بێتە دەستی خەڵک و یاران
من پێم باش ئەوان خۆ ادعا دەکەن دێمە دموکراتین و کاتێک دقیقاً ئەم جوولەکە بازیە زۆر بەباش کە دێنە مەیدانی تۆ دموکراتن و ئازادن و تو هەرچێ دەکەی بیر هەرچێ دەڵی بیر دەزانێ ئێمە لێرە ئەو خۆش و پێی ناخۆش بێ ئێمە قسەی خۆمان هەر دەکەین دەخۆ دموکراتی ئەو نییە قسەکە وەڵانەیە لە قسەکەم دەمی هاڕ ئەوە نیە دەمی گشتیان دەخۆ من نەوێست یاگەم ئەو دموکراتی و بێڵێ من قسە بکەم ئەو لە قارەمانێتی خۆمە خەریکم قساکەمەوە هاڕ لە من ئەجات تو کێ ئیجازەوە من بێ درستە متوجه بەڵێ ئەوەی کە ویستم بێڵم مەسەلەی پەکەکە و نەخش و ڕۆڵێک کە پەکەکە خەریکە بەسەر ئەمانەوە دەیژێڕێ دەوڵەتی ئێرانی دەقیقاً ئەو ترسەی کە ئەم کۆمەڵە دموکرات هەیان بوو لە وجودی پەکەکە و پژاک تەواو بەرجەستە بووە بەسەریاندا و ئێستا خۆشیان ترسەکەیان تێکەوتوو ینی بوو بە ئەمری واقع بەسەریانەوە کاک پێمان من نازانم جەنابەت تا ئێستا بیرم چۆتەوە ئەو مەسەلەی لێ بپرسم کە پێم وابێ ئەگەر قەرار بێت لە ئەگەری ترازاندا و لە ئەگەری بە سووریە بوونی ئێراندا ئەمانە پەکەکەیان داناوە وەکو هێزی چەکدار بیخەنە مەیدانەکەوە و ئەمە دموکرات و کۆمەڵەش ئەم هەستایان کردووە کاک پێمان نازانم جەنابەت کاک تەها بۆ تێگەیشتن لەم فەزا ئێشێ تۆ ئۆسای داسانەکەوی یعنی چی ئۆسای داسانەکەوی بزانە ئێمە هەر کامان لە شتێکە ئۆسایی لە شتێکە هەمانە کابرا ئۆسای دیوارە هەمانە کابرا ئۆسای دارتاشن هەمانە کابرا ئۆسای فڵانشتە من نازانم من دارتاشی نازانم کابرا یەکتێت ئەلفیش ناتوانێت بنووسێت بەڵام جوانترین هەیکەل و جوانترین کۆمێد و ئەبزار و ئەوانت بۆ دروستەکە ئەشیات بۆ دروستەکە لە مەسئلەی سیاسەتی شاتۆ ئێشێ عەقڵ سیاسی بووی بزانێت چه خەوەرە تۆ کتێوەکانە ئاغای عەبدوڵڵا ئۆجالان کە دفاعیاتە ئاغای عەبدوڵڵا ئۆجالانە ئەخوێنی تۆ ئاغای عەبدوڵڵا ئۆجالان چەرخشی کردگە لە ئیدەی خۆیە ئاغای عەبدوڵڵا ئۆجالان معتەقدە کە بە شێوەی ڕووخاندنە حاکمیەتی ئازادی بەدی نایێت بەڵکو بە ڕێگەی خۆسەرکردنە توێژەکان و کۆمەلگایە کە کۆمەلگا توێ یەکدەست نییە ئەمانە ئازاد ئەکرێن تا ئەگەر شتە قەشەنگ فرە کەس وێژێتی نماری بۆ کچی نێژێتی کلاسیکەکانی لیبرالیش هێژنی دقیقاً ویستمە پرسیارە بکەم فەرقی ئەمە لەگەڵ ئەو تعەیون یافتگی کە خۆمان ئیدعای دەکەین چییە کاک پێمان هەر ئەمە بگۆرە دەوڵەتە هەخامنشی دەوڵەتە هەخامنشی چه دەوڵەتێکە دەوڵەتە هەخامنشی وحدەتە لە کسرەتە بۆیە کوورشە هەخامنشی ناوی وا لە ناوە تەوراتە ئەسڵەن داستانی یەهودیە سیروسی ناوە لە ناو تەوراتە پێغەمبەر یەهودیەکانە منجێ یەهودیەکانە ماشیع یەهودیەکانە کە بە قەوڵە خۆیان بابلەگرێ ئەمان ئازادەکا کە بڕۆ بۆ سەرزەمین ئیسرائیل و دینە خۆیان بێت و هەرچیەک لەژێر دەسە کوورشا بووگە دینە خۆی بووگە تاگراتی گەیشتی وحدەتە دەوڵەتە ئێرانی چییە من سیستەمێکم لە حکوومەت وا گشتە ئێوە کە لە دوگمەتیزمە خرافیە خۆتانە ماگنۆ و بووگە بە هویەتە ئێوە ئەوەی ئەی پارێزی ئەم هویەتە زۆرە قودرەتە منە تاگرا تێگەی هەخامنشیان بابێنە سەر پەکەکە لەگرا پەکەکە حقوقەت نیشانەدا شعبە دەباز یا کابرا شعبە دەباز دەسی تەکانەدا و کڵاوێک کاتە سەری تو هەواسە نیە و لە پڕێکە کڵاوەکەی تێرە کەروێشکی دەرتێری و کەروێشکەکە کاتە ناوی بنی باڵی کۆترێ لە بلاوە تێتەدە تو هەر نەزانی چ خەوەر لە کاتێک ئەمە سحر نییە ئەمە تەڕدەسیە تۆ نەوتوانێت شوێن دەسەکەی هەڵکەی تاگرا خەمسە شتە قەشەنێک و بەخوا خەمی نابێ فرشتە قەشەنێکە حاکمیەت چییە حاکمیەت قودرەتە سیستەمیکە یعنی کۆمەڵی ئینحیساراتی وا لە دەسا کۆمەڵی ئینحیسارات چییە
انحسارات مناسبات بازرگانی خۆراک کالا تۆزیع بەش مەصرف گشتی وا دەچێت انحسارە پوڵ کالای واسطە واوە دەسیوە انحسارە زۆر واوە دەسیوە ئەمە یادی دەسەڵات کۆمەڵێک کەسیش بەسەر ئەمە دانیشتی کارمەندی نی و انحساراتەکەوا لە دەستیانە ئەمە حکوومەتە ئەمێنێتەوە خەڵک چۆ ئەم خەڵکە قۆناغ بە قۆناغ ئیدارەت کردگە هەر مەرحەلەیەکی تاریخی بە دوێی زەمەنە خۆی شکڵە دەسەڵاتە گۆڕیگە هەدەف ئەمە و گەسن ئەم خەڵکە ئەم حکوومەتە لە بینەوە ئەم خەڵکە لە جێگەی خۆی بمێنێت و خەڵکوێ ڕعیەتوێت ئەمیش حکوومەتوێ و حاکمیەتوێ تاگراتێکی ئاغای عەبدوڵڵا ئۆجالان ئەم قسەکەی کات ئێژێ توێژگە لە جۆرا و جۆر ئەوەڵین شتێک ئەوەڵین توێژێک کە دروستیەکە چیە شقاق ژنە ئەمە جاری جامعی ئێمەی کردو دوو بەش ژن و پیان لەو دواتێ چی ئەکا تەنەوع جامعی ئێمە چییە خۆ ئەمە نییە کە تۆ سەر و سەری فڕەت دەی و ئێمە مۆدێرنین و ئێتەیستین و جەهانە مۆدێرنە و جەهانە مۆدێرنیە ئەم ئاغا تازە ئەڕوات و شێخ عادیە ئامریمان بۆ زێن دەکاتەوە تازە کتاوە جلوە و مصحەفا ڕەش و ئەس ژبەر دیانەت و دیناخۆ ڕەڤیان بۆمان زیندوو ئەکاتەوە تازە دوگمەتیزمە دینیمان بۆ زینگەکاتەوە لذا بە ئیزیدی هوڤیەتە ئیزیدی بوونەدا ژێ ئەزی ئیزیدیمە نەکوردم سەردەمە دەوڵەت میلەت تەواو بووگە ناوێ میلەتی یەک دەست دروستکەی دەرنەتیجە ناوێ کوردە یەک دەست دروستکەی کورد توێژە جۆرا و جۆری هەست نەقشبەندیەی هەست قادریەی هەست ئیمامیەی هەست نیعمەتوڵاییەی هەست حەیدەریەی هەست بابلیەی هەست بەهاییەی هەست ئەمانە گشتی تەنەوع لە کوردە لە کناریە هەورامی هەست زازاکی هەست جافی هەست سۆرانی هەست بەڕۆپیانەکی هەست لۆڕی هەست تاگرا تێگەین ئیستا بڕۆ تەمامە ئەمانە بکە هوڤیەت و بێژە بێ خۆتان بۆ لەڕێوە تۆ یزیدی تو مێوە کەس پەلامارە بات و خۆت بووە ڕێوە تاگرا قەشەمە لە ئێمە یەک اتفاقمان خست ئەو مردمەی کە پێی ئێژین ملەتە یا مردە بە پێشکەوتووی دنیای ئەمڕۆ دروست ناکەین مشتێ متعەسبە دووگم دروست دەکەین کە ئەم هوڤیەتە جەدیدە سیاسیە ئەیگرن لە سەکت و فرقەکەی خۆیانە دەرنەتیجە ئەوانەی کە ئەبن بە شێخ و میر و نوێنەر و خۆسەر دەرخەن ئەو نۆ تەبەقەیە ئۆلیگارشە حاکمە ئەمانە و دەرنەتیجە ئەوەی کە ئەم کاسبیە بۆ ئەمانە ئێڵێتەوە وەکو زۆنە زەرد و زۆنە سەوز ئەم اختلافەسە لذا دانێ ئەهلە حەق تەکە دانی جافایشە شەڕی دائیمەن چونکە کێ حەیدەریە ئیستە نەمایەندگیەکە لە هوڤیەت ئەخلاقیە تاگرەتێگەی بەڵام کڵاوە گەورەکە وا لاگرا ئەی بۆ ئاغای عەبدوڵڵا باسی باز ناکەم بۆ نایکا ئۆکەی ئاغای عەبدوڵڵا ئۆجالان ئیستە ئەگرا سەرزەمینە کوردەوە دەوڵەتە ئێران دەوڵەتە عێراق دەوڵەتە تورکیە و دەوڵەتە سووریە موجودە تۆش هاتکەی ئێژی ئەمانە میلەتی دموکراتی خاوەرمیانە دەیستا میلەتی دموکراتی یعنی ئۆمەتن ئۆکێ ئێستا من ئۆمەتە لە کیە پێکتی لە ئیزیدی لە چەرکەس لە دوو جنسە ببەخشە چی پێژن ئەوانەی هەموو کەس خوازان چیان پێژن نا شتیان پێژن ئەوانەی کە دەگەر باشانە جنسیە بێت و چی گەی و هۆمۆسێکشوال و پەلکەزیێریان ئۆکەی ئەمیشە توێژێکە ژنانیش بتوور و کولی توێژێکن تۆ سیر کرد لەم دوو شاوە سوال ئایا عەبدوڵڵا هەورانیەک و جافێکەمان هەرکەمان دەسەڵاتە خۆیان هەسو خۆیان ئەوەی ڕێوە چی گرەیان ئەدا بە یەکتری ئەبن بە قودرەتێکی گەورەتر و جامعەیەکی گەورەتر سەرزەمینێکی پانوبەرگتر هەورامیەکان لە ناوە دوو کێوی هەورامانە خڕ و ناو محاسبە بکرێن جافەکان محاسبەیان کرد بێژن حەقتان نییە و هەورامان نییە ئەوکەی حەقی لە هەورامان بیت
بڕۆی بۆ تارانێکی پاسپۆرت بێت بڕۆی بۆ بخایشی پاسپۆرت بێ ویزە بکەیت چی باس ئەبێت ئەم جاف و هەورامیە لە سڵحاون چی باسەوێ ئەم ئەهلە حەق و ئیزیگی و سنیە لە سڵحاون چی باسەوێ دەوڵەتە ئێران قدرەتە دەوڵەت دێ ئەمە کارکردی چییە بۆ دەوڵەتە ئێران جامعەیە حتایە یەکدەست ناوێ یەکدەستیەکەی دەوڵەتە ئەم دەوڵەتە بچێ ژیانە گشتێکەوێتە خەتەر ئەوێت و شەڕە گشتی بەرعەلەیە گشتی ئێستا چۆن ئەم دەوڵەتە هەتایی کردو بە ئیختلافات بەدانە هوڤیەتە جعلی و دووگم بە دروستکردنە سرە بەم هوڤیەتە جعلیانە و دانت پەتەگوریسە گەورەکە ئەدەسە شتێ بەناو دەوڵەت دقیقاً بەرنامەکە مەسەر پەکەکە بە ساختی دەوڵەتە ئێران پەکەکە سەپاها قودسە ئەی بۆ سلێمانی و ئەینێژی ئەڕۆینە ناو ئەو بە ئیتمینانە کێوە خەریکە و قسەکە کێ خەریکە ڕەوایەتە ژینجیان ئازادی ئەدا لەم جەریانە کێ خەریکەیدا دەوڵەتە ئێران گەوجە ئیستا ژینجیان ئازادی بەرەقەی کاسپیەنەکانە شمال بیدەقەی لەکبازە جەدیدەکان بیدەقەی لۆڕبازەکان تورکبازەکان ژیان ئازادی ڕەمزە چییە هەرو شتە وامە قەبلەم پێدانم بووت ناوێنی بە چاو خۆت نەدی بە چاو خۆت ئیستا چواردانە هەورامی بۆ تێری ئەقیژیە نێژێ هەورامان و من و گر هەورامیە نمێی و زمان ئێمە خراپبووی بێنێ و سۆرانێکیش دێ مەهابادێکیش دێ بەڕاستی و ئێمە هەمووی کوردایەتی ئێمە بووەتەوانێ و تۆجۆکی جافێکیش دێژێ لە ئاوە فلتە و گشتی جافۆ تۆجۆکەی گشتی سەر دەسەڵات بۆی گرەکە هەر ئێستا دەرکەوتۆ لە ژێرە عەزەمەتە کێ دێ و خەڵکە بەبەختیشە خودوێ داوێژە ڕازماچوو چەنی ئێمە هەورامیە ئەویشی وڵای ئێمە جافین و حەجاف پیا بوو دەوڵەکەکەیشی ژێ کورە گشتەدان بچین پەیکارەدان و هەمە هەر نەمەزانی زندگی چەس و هەمەکەی پیاین و تەواو کێ ئەیان دکێنی لێکەوە دەوڵەتە ئێران دەوڵەتە گشتیشی ئیستەحاڵی خاسە و تەبریکێژێ و یەکتری و قارەمانی و خەباتەکەمان سەری کەوت و مەشتێ حاڕیاگ دووگمە لە سوحا سپێونتر بێپووتر بێکارتر لە هەمیشە و بازن و هەزینەهایەکی کەلانیش دەکرێت کاک بمان تۆ تەسەوور بکە هەر بە عیدداعای خۆیان 40 ملیۆن کورد تا کۆم دقیقەیە تەلەڤیزیۆنێکی ملی نییە یعنی ئێمە تەلەڤیزیۆنێکمان نییە کە ئیدعا بکەین بڵێن ئەمە هی میلەتی کوردە 40 ملیۆن کوردە قەومیەتنێکی بزانە ئەساسە قودرەتە سیاسی ڕەوایەتە قودرەتە ئێستا من بەم کابراایمە وتم کابرایم تۆ نەقشە سەر بازیەکە ئەو خەڵکە گشتی وە بەدەنەی خۆ دەزانی سەرەکە تو ئەو خەڵکە با بڕوا و بمری و بکوژی و هەڵخەیتەوە داخەیتەوە دەرە تۆ دانیشتە سەر کورسیەکە سەر منە سەلام عەلەیکوم ئەوانەی وا لە خیابان دیتە گشتی سەربازم منە دەی فەرمووی شەهیدم دابوو کوشتم دابوو خوێنم دابوو دابەشیکە سەرکیز کێ ساحێ وەرەبەسەر کێوێت و ساحێوی ئەمە هیچ کەس تۆ بەچی ئەگیری بە ڕۆیا ئەگیری بە تەوەهم ئەگیری کەسێ نەیوت کە زوانە هەورامی قەشەنگ نییە کەسێ نەیوت کە هەورامی فەرهەنگێکی غەنی نییە کەسێ نەیوت کە جاف تەمەدونە عەزیمێکی نییە مەسال ئەدەمها هەرم تەفرقە قەیخن تۆ لە چی ئەخڕەوی تۆ ئەوی تۆ قودرەتێکی گەورە ئەم وەحدەتە وا لەکرێن کێ چەسب بە وەحدەتەکەی واو دەسەوە ئەمە مهمە چەسب بە وەحدەتەکە مهمە کاوڵای شەهوەتی دانیشە مەجووڵە سەرەکە کێت هەتە سەرە گورێسەکە واوە دەسە کێوە سەرە گورێسەکە نێوە دەسێتەوە واوە دەسە کێوە دەوڵەت
من نەموت گشتیان تەبلیغ و یەک ئێژن باری کەڵا سەرکەوتین کاکە گیان هەنووس هیچ ئەتفاقی نەکەفتگە شلوقیان کردگەوە میدیا ئەم خەڵکت دەمە قۆپان لە پێی گشتی وەیەک و نایژێ بڕاستی و خەباتی و کوردان و ئێمە بوویژی نامانداوە کوشت و ئێمە بووین بەڕاستی لە کوردستان گڕمان پێوەنیا بەرەوەلا وا نایژێ دانیشە بوو خۆتە خەڵەتان دگە بۆ لە ئەوجە سەخافەتە خۆتا خەریکی خۆ فشەکەیت و هەرکە خۆی فش کردو و فسی ئەخەفێنە نا خۆ فش مەکەن و کاکتەها ویستی بێتە ناوە لایڤەکە وەکو شتێ هەڵم گرتووە نەمابوو کاکتەهای خۆزەوی بەخێر بێ ئەگەر بێت خوشحاڵم بوون پس ئیستا و قسانەی وا من تەیە 6 ساڵە ڕابردوو کردم گشتی هاتە دیها خەریکی بە چاو خۆ دەبینی وا لە بیرتاوتم بەناوە کورتبازی و دەمە قۆپان تێتان هەڵەدەن هەرم کورتبازە دەمە قۆپان لە پێیانێ تێتان هەڵەدەن چه اتفاقی کەوت کە سەید حەسەنە هاشمیە فاسدە باوک فاسدە جەد و ئاباد فاسد ئیستا یەکشەوەیەژێ خۆمەینی خامنەئی شەیتان بزرگ ئاک عجب بابایت تو فرەخرا و دەزەوەشی قارەمان ئەمە تۆ لەکوێ بووی دەخۆی سە حیزی دموکرات گشتی کەمی هاوردە بەرامبەریە تەواو تۆ بۆ من پێرە بزانم قاسووریش وا قسەی کرد لە بەرامبەر جمهوری ئیسلامی بەحیاتی کردگێسی جواب بەحیاتی تایەنا خەتابیەوە من لە حزبی دموکرات نەبینیوە بەم ڕادیکالیزمە و بەم توندەیە کە ئاغای سەید حەسەنی هاشمی خەریکە ئیدعای دەکرد یعنی دەستیەوەنی لە پشتەوە بەست کاکتەها بەخێر بێ سڵاو کاک پێمان چاومڕۆن سڵاو کاکتەها بەخێر بێ ئێمە چاومان ڕۆژن شەوتان باش حاڵتان باشە مەمنون شەو جنابیشتوە سڵاوم هەیە بۆ گوێگران و بینەرانیشتان من هەر کۆتا هاتووم شتێک بێژم لە خزمەتتانەوە بۆ ئەوەی تۆزێک بە دیاری یەک گەشتبینەوە ئەوانە ڕابتە لەگەڵم باسەی دواییتان ناگەرەکەم بۆ خزمەتە شتێ عەرزکەم بەڵام پێش ئەوە فەقەت کۆتا شتێک لە مۆردی کاک ئیبراهیمەوە بێژم کاک ئیبراهیم فەرموویان من لە 65ەوە پێشمەرگەی حیزبی دموکرات بووم و ئیدعای شەڕهای سەنگەر بە سەنگەر و خەباتی گەورە گەورەشی کە جەهەتی ئیطلاعتان و حتمەن خۆشتان و کاکتایش و هەمووی بینەرانی جەزانن دوای 66ەوە ئیتر حیزبی دموکرات وە بەتایبەت لەو منتەقەیە کە کاک ئیبراهیم ئیدعایەکە دوای ساڵەکان 63 کە 2 ساڵ شەڕی کۆمەڵە دموکرات بەردەوامە هێزەکانی منتەقەی موکریان بە شەریفزادەیەوە بە سمکۆیە و بە مەهاباتی ئەوانە هەمووی هەر بە هێز ئاش بەتاڵیان کرد کاک پەیمان و ئەتوانم بڵێم 90% لەو هێزانەی ئەو منتەقە گشتی تەسلیم جمهوری ئیسلامی بوونەوە لە نەتیجەی شەڕەکان کۆمەڵە دموکراتەوە ئاخرین هێزی حیزبی دموکرات ئەوە بووە کە لە جەرەیانی هەڵەبجەی چاباسمان کردووە گشتی تەجەموع نیروی کردووە لە هەورامان لە لای هێزی شاهوا بووە لە جەرەیانی هەڵەبجە قەرنشینی کردووە ئاخرین نیروی نظامی لە جەرەیانی هەڵەبجە ئیتر پایگای حیزب دموکرات لە گەڕەدیا بووە و لەو منتەقەنا یەک نیروی نظامی نەبووە ئەوە خزمەتی کاک ئیبراهیم بێژم کە بزانێ کە لەو منتەقە من پێم وایە کاک ئیبراهیم ئەسان فیشەکێکیشی نەتەقاندەوە بەڵام تێمە سەر ئەم بەحسەی دوایی کە لە مۆردی پێکەکەوە و هێزەکانەوە کاک تایج ئیشارەیەکی کرد کاک پەیمانی حەیدەری دوێ کەس یا پێرە کەس بەحسێکە لەگەڵ کابرای BBC هەیە کە ئیسە لە کلاب هاوسە ئەو کابرایە ناوەکەی لە بیرم نییە لە ئاخر و ئۆخرەوە مێردادی فەرەحمەند لەو ئاخرەوە کە یەک دوو دەقەماوە ئیشارە بە شتێک کاک پەیمان ئەوە وا پژەک گەورە ئەکاتەوە وەکو BBC
کە وابزانێ مەسەڵەن خەڵکی کوردەوار ئاگایان لە هیچ نییە و پژاک ئەوەندە نیروی هەیە وەکو با بڵێن مرۆچە سوورلە وەک هەورامی ئەڵێ لەسەر خاکی کوردەواڵە هەڵی ڕژاندووە یعنی ئاگاهانە تێت لە مقابڵی حتا ئازابی تری بارحاڵ کوردبازەوە وەک کۆمەڵ و دموکرات ئەم نیروە پژاکە کە هیچێکی ژنین بەڕاستی و نیرویەکی چن کە ساڵهای ساڵ خۆیان ئێعلامیان کردووە ڕسمەن کە ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامی ئاگربەسمان هەیە ئەم ئاگربەسیچە هەر دیارە سناریۆیە ئەمە بە نظری من دیارە وەختەکەی جەنابەت کەم بوو لەوینا ئەگەنا من ئەزانم جەنابەت لەسەر ئەوە بەحسە دەکرد و ئەوانە ئەوە یەک مەسەلە مەسەلەیەکتر لەم لاوە خالێ عەزیزیان لە وایساب ئەمریکا هێناوە خالێ عەزیزی ئێدعاکە ژن ئازادی هەنی ئێمەی حیزب دموکرات بووە یعنی ئەم سبقەتەیش تەنانەت لە کۆمەڵە ئەگرێ کۆمەڵە وان لە پەڵ دەستیا کۆمەڵەکانیش ورتە ناکەن کاک پێمان حەیدەری کۆمەڵەکانیش کە بەرحاڵ چند ساڵ سابقەی ئەوەیان هەیە کە بەرحاڵ جەماعەتێ ژن ئیتر نمایشیە هەرچیەکان بە غەڵەت و وینەکەیەوە نییە پێشمەرگەیان بۆ بەڵام حیزب دموکرات ئەسەن تا دەوران شەڕەکان کۆمەڵە و دموکرات ئەسەن ڕسمیەتی بە مەسەلەی ژن نەداوە و تەنانەت یەکێک لە تەبلیغاتە گەورەکانی لە دوای شەڕی ئەوەڵەوەکە کردی ئەنواعی قورسی داروخانەی هێنابوون لە ناو مردمە لە ناو ماڵانی هەورامانە ئیگەڕانەیوت ئەها بزان مردم مەقڕەکان کۆمەڵە حبی جڵەوگیریان تیاوە لە حاڵێکە دوو کەس لەو مەقڕانی کۆمەڵە بوون هەردووچیان شویان بوو منزورم ئەوەسە کە ئەم حیزب دموکراتە ئەسەن ڕەبتێکی بە مەسەلەی ژن و ئەم شتانەیشەوە نەبووە ئیسە جەرەیان چییە کە لەم لاوە خالێ عەزیزی تێ ئەمە ێژێ لەو داوە کۆمەڵە سکوت دەکات لەو لایشەوە جمهوری ئیسلامی خۆی بباشی ئەزانێکە ئەم شعارە هەنی پێکەکەیە کاک پەیمانە حەیدەری سوالێک من ئالێرە لە خزمەت جەناب تا ئەڵێم جەنابەت و هەمووی خەڵکی کورد پێی وایە مەترێک خاکی ئازاد شدە لەسەر کوردەواری داگیرکراوی تورکیا هەیە کە دەوڵەتی تورکیا خیاڵی لێی ڕەحەت نەبێ هەیە ئانیە منزورم ئەوەسە لە تاریخی حیاتی دەوڵەتی تورکیا یەکتێک لە نقطە قووەتەکانی تورکیا لەسەر مەسەلەی کورد ئەوە بوو تەک حیزبیەک بە ناو پێکەکەوە لە سەر ئەم خاکی کوردەوارە حاکم بوو و نەیهێشت هیچ قودرەتێک سەر دەربێنێ و نەتیجەکەیشی ئەوە بووە کە ئیسە ئێمە ئەیوینین و من پێم وایە جمهوری ئیسلامی بە تەمهاسهایەک لەگەڵ تورکیا لەم تەجروبە ئیسفادە ئەکا و گەرەکیە پێکەکە و پژا بکاتەوە ئەو تەک حیزبیەی کە لە کوردەوارە بووە و ماوەی 4-5 ساڵیچە کاک پەیمان ئەمانە بە وەسیلەی پژاک هاتوچۆی مەقڕاتی کۆمەڵە و دموکرات و کۆمەڵەکان ئەکەن دیارە سەی ئیبراهیم ببەختەما من ئارەگا تەکملێت خەمە سەر فەرمایشاتە جنابەت نەخێر ئەو جۆرە من نایوێنم بۆ وای نایوێنم بزانە کاک تاها تەمام ئەم حیزبانە ئێژێ یەز دوورە گەز نزیکە ئەیوێنی ئێمە نەیترازێنین لە دەستیانە بەرنامەکە وا ئاچێتە بەرەو ئەم حیزبانە بە دەستور کارەکەن نەوەی کە وجودە مستەقلێکیان بێ دەستوریان پێدەن وا ڕەفتارەکەن وا قسە ئەکەن وا هەڵەسن وا دانیشن تا ئەم دەقیقەیشە شوغڵیان هەرەمە بووگە شوغڵیان کاریان ئەوەی نانی لەسەرە خۆن ئەم شوغڵەسە کە هەسیان ئیستا ئەوەی وا ئەستەغلامی کردن ئێژێ ئیشی وا بکەن ئەم نەمایشی موشک لێدان و چەکیان ئەکەین و ئیتر ناگەڕێن و ئورتوگاکان حکایەتە ئەمەسە ئیتر ئەمان تەواو ئیشی بڕۆنەوە ئەو دیم من ئەمانمە 5 ساڵە پێشوت کرد خۆ بڕۆنە ئەو دیم یەک نەفەرە مسلح نایڵم بڵات و ئەو دیم انحسار ئەسڵحەوا لە دەسە دەوڵەتی ئێرانە و بابزانیت
چه ئەوەی تەبەرەوە بەناوە پەکەکە چ ئەوەی تەبەرەوە بەناوە پەکەکە بەناوە پەکەکە ئیدەی خۆسەریە دموکراتیک ئەوەی تەبەرەوە مشتومڕە فەدەراڵیمان کردو و ئیستا سەر خۆسەریە دموکراتیک بۆ ئەمە کار کریاگە جامعی مەدەنی دروستکریاگە کوردبازی دروستکریاگە ناوچەگەرایی دروستکریاگە ئەها سەید حەسەنە هاشمیە دۆڵاویە تەریقەتە قادریە تێتە دەمیسە تەوەجۆ بکە ئەمانە گشتی هۆڤیەتن و ئەم هۆڤیەتە جوداگانانە شناسنامەیان لێ ئەدرێت لەژێر ساڵیە پەرتەوانە دەوڵەتە ئێرانی ئەو وعدە هەسوا دموکراتیەکان و کۆمەڵەیەکان گرتیگیانە فکرەکەن ئەڕۆن حکوومەت ئەکەن و ئەو نەمایەندە دەستیشیان بە نەمایندگی ناگە کاریان تەواوە ئەتوانن بڕۆن و دانیشن ئەتوانن بە سوورەتە مستەقلیش لە شۆرای مەحەلاتە لەژێر دەست دەوڵەتە ئێرانیە خۆیان کاندید بکەن ئەگەر شانکی خصوصیان نەبێت نە ئەمان نە ئەوانەی پەکەکە بەناو ساختارە سیاسی هیچ قدرەتێ ناگرن هیچ قدرەتێ لەگرام مردمێ تێتە دەرەوە کە ئینقلابی کردە و تەبدیل بووگە بە ملەتی یەکدەسە ئێران و ئیستا هویەتە قانونی گەرەکە شەهروەندی گەرەکە وەگەی گەسە قۆناغە گەورەترێک ئەمە ڕەوایەتە کەس بابزانێت تەمامیەتە سەر حاکمیەت وا لە دەسەوانەی وانە تارانەوە تا ئەم دەقیقەتەیە بووی ئەمانەی تۆ ئەیانوێنی کارمەندن بە هیچ وێ ناگەن من ئەوێنم ئەم دیموکراتیانەی کۆمەڵەیانەی وا تا دوێ کە پرتەپرتێکیانە کرد ئیستا لە ژێرە تەوەهومە ئەوەی کە ئەڕواتۆ و کۆمەڵ دموکرات و ڕاتۆ و ئینقلاب و داستانە هەرێمی کوردستانیان بۆ تکرارە بێتەوە ئیستا کەوتکەسە تەکە جەریانە چکە شۆرە ئەگرێ ئەم اتفاقە ناکەفێ من بازیە دەوڵەتە ئێران نەناسم من بۆ ئێژم خەڵکەکە بڕواتۆ تەکان نەخوا دەوڵەتە ئێران خۆیە گۆڕێت بۆ بە ئیتمینانەوە قسەمە کرد کاکتا هایش کردی کاکتا چون خوێندنەوەیکی تاریخیم هەست ئەم مردمە نازانن کارکردە دەوڵەتە ئێران چۆن هاتکەسە دەرەوە خاستگاهە ناسیۆنالیزمی چییە چۆنیەتی هێشتنەوەی دەسەڵات چییە دەوڵەتە ئێرانیشی بڕواتە سەر ئاخرین وەرژنە هەتاییکردنە سیستەمە بروکراتیک و حاکمیەتە خۆی و خەڵکەکە تیا بتوێتەوە و خەڵکەکە ئەحساسکە ئەمە کارە خۆی بگە ساختارێ دابنێ هیچ باو بۆرانی هەڵی نەتەکێنێ چۆن هەڵی ناتەکێنێ کاکە تۆ هەورامی نیە کاتڕای هەورامی ئێستا بڕۆ لە شۆشمێ قەزانە ماڵەکە باخەکەی خۆت ئاوان کەرۆ کلاسە هەورامی دابنی کلاشە هەورامیش بکە پات ئەوە نەچەپی هەڵپەڕە حتا ئەگەشی تۆ ئەبێت و دەوری جوانی تاگەتەوە هەر ئەمە تۆ نە قدرەتە سیاسی هەست نە دەخل و تەسەڕوفت هەست لە قدرەتە سیاسیە نە هیچ ئینحسارێ وا لە دەستا نە مناسباتە ئیجتیماعی تۆ دایڕژی هیچ کامیان لە دەستەوە نە مناسباتە اقتصادی تۆ دایڕژینی تۆ هیچ کاری تۆ هەر ئەمیتە دانیشی و خۆت پاڵە دێت و حەز بە هەویەتە هەورامی خۆتەکەی و نایاڵی کەس هەویەتە هەورامی بێ بسینێت کێ پارێزی قانونی ئێران دەوڵەتە ئێران پۆلیسە ئێران تۆ ئەپارێزی تەوەجۆت کرد داستانەکە بەس تۆش فرە خۆشحاڵی کە ئەلحەمدولیلا ئێمە بەئەخرە توانیمان هەورامی بوون خۆمان حەفزکەین وەلی تر هیچێکی تر نییە هیچێکی تر داستانەکە ئەمەزە نایان کاتە تەک حیزب ڕەوایەتەکەی ئەوان ڕەوایەتە پەکەکە ڕەوایەتە خودە سپای پاسداران و خۆ من وتم حیزب وەحدەتە ملیە ئێران 1378 لە ئێرانە دامەزریاگە تازە عەبدوڵڵا ئۆجالانی وا لە زندانە خەریکە چەرخەشەکە بە مەحزی ئەو حیزبە تێتە دەرەوە عەبدوڵڵا ئۆجالانیش ئەم قسانەی تێتە دەرەوە تحت ناوە چەرخەشە بە کۆمۆناڵ و خۆسەریە دموکراتیک و حیزب وەحدەتە ملی شاخەی بوو لە سنە لە مەریوان بووی لە کامێران بووی گشتیشیان پەکەکەی بووی دەی حیزب وەحدەتە ملی بەر لە چەرخەشە پێکاکادانریاگە جمهوری ئیسلامی ئاغاگیان ئەم کوردبازی و لوڕبازی و لەکبازی و کەسپیەنبازی و تورکبازی خۆی بۆیە کرد تیمە تراکتۆرسازیە سەپاها پاسداران بۆ تورکبازیە کرد کە نەمادە تورک دەی تو کۆمەڵێ مردمە متەکەسر تەعەیوناتیان پێدێ لە ناو تەکەسۆرەکانە وەحدەتیان پێدێ بە دەوڵەتەکە وارە دەسیتەوە
دێخۆ ئەمە نییە لە جریانە تەبیعیەک هاتوێتە دەر و ئیرادەی ئەم مردمە دەرخا ئەمە یەک کۆرپۆریشنە ساختەس ئیستا ڕەنگە خۆی ئەگۆڕێت کاکتە ئاخیز چیکە تۆ فکرەکەی حاڵا مردمە خاسە جا بێسە بڕەکان بخوا سپێونی قێزەونی خۆفرۆشی دەڵاڵی کەسیبی هەرم کەسافەتەی کەس خاوترێنی تازە ئەو وەختە نەڕێی ئاخێستی دێخۆ من ئێمە مبارزەیەکماندانیاگە دەوڵەتە ئێرانیمان خسکەسە سەر مشار بڕواتە بەر ئەدڕێ بێتە دووە ئەدڕێ دێخۆ ئەمانە ئێستا چوونە چەپڵیان لێدا خوتا ئستقرار و قودرێت 4-5 ساڵێ بڕەخوا هەر لە ئێستەوە ئەوەی نابوودکە لە دەوڵەتە ئێرانی ئێمە ئەم دەوڵەتە جەدیدە وا گشتی گەلە کۆمەی کە گەناوی بنێ ئینقلاب ومن ئەیترازێنم ومن ئێژم ئەیترازێنم فەرموو کاکتا ببەخشە بەتە وایەکەم من لەتر جارێ قسەیەکم نییە هەر هاتم خزمەتتان مەمنون لە حەزەرەکەدا وەلێ وا ناوێت حاڵی بووم جنابەت کوێت خوێن وەلێ وا ناوێت خیاڵە ڕاحەتوی لە کۆمەڵە نە دموکرات نەپەکە کە هیچی نییە قوربانت شەوێکی خۆش گۆداریەکەم بەش یەکێکتر بێتە سەرخەت دەست خۆش بە بەخێر بکەن پەیمان مەگەر تۆ من قەتکەی من وڵای ڕیموو نابن نازانم چیتان پێ بکەم دەست بۆ زەربە بێ زەربێ لە گۆشەی سەرەوە لێ ناکرێت بلۆکی بکەم نەبلۆکم موبایلەکەت خامۆش کە یەکسەرە موبایلەکەت خامۆش ڕۆشن کە ناکریتە دەرەوە بۆ من نازانم کاک تاهاو خەتە وەری ئینتەرنێتەکەش قەتەکە دەڕەوە ئەگە نەدویستە بڕۆشوە بە خۆی زوو قەتە دەبوو وەک ختم کرد بەڵێ باشوت گفتوگۆیەک بوو کاک تاهاو من قسەیەکی تایبەتم نەماگە لەگە جنابەت قسەیەکە تاس نەوەڵە دەست خۆش بێ زۆر سپاس ماندوو نەبی من فکرەکەم کە ئەم جۆرە قسەکردنە و ئەم جۆرە دیبیتکردنە تا سەروبەندا اتفاقاتە ئەچێتە بەرەوە و هەر دەفەیەک ئەتوانین زاویەگەری تریەکی بنوارن پێیا و چاوی پێیا بخشێنین زیاتر یارمەتی ئەدا بە تەعەیون پێیاکردن و دەرکەوتنە خەڵکی ئێستا ئێمە فرە شتێکمان بۆ مشەخەسەوێ بزانن یاران ئاخێزی شێشتێ بزانن دیبێتەکانە پێشووتر بێرنەوە بیان وەڕن من ئەم فەزامە بۆتان تەرسیم کردبوو ئەم فەزای سەخۆیەوە خەریکن ئەیبێنن قەشەنگ وەلی هەستی پێ ناکەین گشتی قارەمانە و گشتی شەریکە و هیچ کەسیش هیچی نییە وەردەسەوە تۆ تەوەجۆکەی گشتی واتیا و کەسیشی تیان نییە گشتی ئەنوێنێت و کەسیش نانوێنێت نەوەخان هونەرمەندانە دەیبەنە پێشەوەکەکەمان ئەوە کارە ئەمریکایە و کارە ئەم تریاکیە یەهودیە نامتەعەلقانە نییە بابزانین گورجی ئەرمەنی ئاسووی کارەمانە نییە و کارە ئەمریکاست ئەم پرۆژە کارە ئەمریکاست خۆ دیتە چ بەرەی جەهانیەکی پەیداگا لە ئاسیاتی سکوتی مطلقەکە پێمان لە ئەمریکا هیچ یان من تەزاوراتە خەڵکانێکی ترە بۆ تێرم بە 100,000 و بە 200,000 تەزاوراتەکە هیچ میدیایەکی ئەم وڵاتانە پوششی نادات هەر لە چینیەکان و هەر لە ئەمریکای لاتینەکان چی و ئەم قش بڕینە گشتی کۆتە قش بڕان کێ بەرەی جەهانی بێدا ناخوا لە ڕۆژی یەکەمەوە کە گەورەیان کردەوە نورمال نەبوو ئەسڵەن تەبیعی نەبوو ینی بە شێوەیەکی کاملەن هدایەت شودا بەرنامەڕێزی شودا لە ماوەی 3-4 ڕۆژێکدا بەرەیەکی گەورەی جەهانیان پێدا پارلەمانتەرهای دنیا کەسایەتیهای دنیا سلیبریتی فوتباڵیست بازیگەر هەمویان تێخست کاک تا تۆ زانی سوالێ ناکەی کوان تۆندڕەوەکانی جمهوری ئیسلامی کوان نەمایشە تەزاهوراتە ناوە خیابانیان خانەوادە شەهید و جانباز و کوانوانێ دەخۆ 5-6 میلیۆنیان بوو بەڵە پێشتر فۆرەن لە کارتێمانە ئیسرائیل دەکرد مەسئلەی نۆهی دەی
ئێمە لە بیرمانە فەورەن ئەو کاتە لە دەی ساڵی کاکتا چۆنە یەکدانە ڕاند خۆرە بورژوازی ئێران ئیستە لە بەرامبەر حرەکەتە مردمە ناوێسێت وە سەروەتەکەی ملیۆن خەڵکە سەر بە جمهوری ئیسلامی بۆ جمهوری ئیسلامی دێرێتە خیابان چونەکە جمهوری ئیسلامی بڕاو قدرەتی لەدەسەدا ئەو انحسارات و ڕەنتی لەدەسەدا چۆن بورژوازی ئیجازەدات بورژوازی ئێرانی ئیجازەدا انقلاب دوێ لە ئێرانە سوحاکە لە خۆت کاملەن دروستە بەرەی خامنەی کوانیستە تەرەفداران خامنەی کوان موجود نییە مەسلەیەکی ترکە ڕۆژ لەگەڵ یاران باسمان کرد اتفاقاً کایفمان هەر ئەمە بوو کە ئێمە ئەم جامعەیە دەناسین و دەزانین بای چەندەن دەزانین نرخەکەی چەندەیە یعنی بەشێکی زۆر لە کۆمەلگەی ئێمە نرخێکی هەرزانی هەیە بۆ کڕین و فرۆشتن ئەمە هیچ کەس نییە کە ئەتراف بەمە نەکا بۆ جمهوری ئیسلامی لەم سەروبەندەدا دەست ناکا بە هێزگرتن لە نیروی انتزامیدا بمەزرێنەیە پێ دوایە چەند هەزار نەفەر هەر لەو کەسانی کە ئێلان فۆق لیسانسیان هەیە و لیسانسیان هەیە و بێکارن ئامادەن بە 2 ملیۆن و 3 ملیۆن و 5 ملیۆن دابمەزرێن بچنە نیروی انتزامی دابمەزرێن بچنە سوپاوە دابمەزرێن لە ڕیزی بەسیزدا دابمەزرێن هەر وەکو گۆپاڵ بەدەست دابمەزرێن ئەوەی کە چەند ڕۆژێ لە مەریوان کردی چی بۆ تێدەچێت مەسەلەن مانگی 5 ملیۆن و 6 ملیۆن وەکو نیروی مزدور خەڵک بگرێت چی تێدەچێت چەند ملیۆن کەس ئامادەیە بچێتە ڕیزەکانی هێزی سەرکوتەوە واقعان خەڵک ئەم پرسیارە لە خۆی بکە لە خزم و کەسی خۆی بنوارێ بزانێ واقعان چەند کەس لە خزم و کەسی خۆی ئامادەیە ئەو کارە بکات تا بۆ دەرکەوێت بۆ جمهوری ئیسلامی ئەو کارە ناکات بۆ لە زەرفێتی استفادە ناکات دروستە ئەمانە کاملا دروستە کاکتا بەرسوود ئەمانە مێنێتەوە بۆ بەحزگەرێکی تر من فکرەکەم ئەم سەروبەندە گفتوگۆهایەکی سەمیمانەی ئاوا شاید زیاتر بتوانێت تەنها پرسیارە بنیادی لە زەهنە خەڵک بکات حتما شاید زیاتر کۆمەک بە تەعەیونە دیگەران بکە بە هەر سوورەت سایەکەین ئەم ڕەوشەیش تاقیکەین و بزانین تا چه حدێک دەتوانێت نفوزێکی زیاتر و تەسیرێکی زیاتری بێت لای ئێوە خۆش لای ئێوە خوشکەکشان شێش خۆشتان کاکتا بۆ مندا ناخرێت